بەڕێزانە و کاتتان باش، خۆشحاڵین لە چاڵەچێکی تر لە چاڵەچەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلس لە 3 تەوەر چاڵەچەکانی خۆی چڕ کردوتەوە، ئەوانیش پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری. یەکێک لە بەرنامە بەردەوامەکانی یان چاڵەچێ بەردەوامەکانی ئەکادیمیا بریتە لە ڕێکخستنی وێبینار هەفتانە کە هەموو شەوانی شەممە لەسەر تەوەرێک لەسەر بوارێک کە پێمان وایە بۆ ئێستا زەڕووی و پێویستە، هەم لە ناو زانکۆکان و ناوەندەکانی خوێندنی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە بە تایبەتی. ئەم شەو 54هەمین وێبینارە با بڵێن لە ماوەی کارکردنی ئەکادیمیای مێگامایند پلس کە بەڕاستی ئەوە دەبێتە داتا و سەرچاوەیەکی زۆر بەسوود بۆ ئەوانەی کە تامەزرۆی فێربوونن، فێربوونی بەردەوامن، تامەزرۆی دەوڵەمەندکردنی زانیاریەکانی خۆیانن لەو بابەت و باسانەی کە ئێمە خستومانەتە بەر گفتوگۆ و لێکۆڵینەوە و دواتریش خستنە ڕووی ئەنجامەکان. بۆ ئەم شەو بابەتێکی زۆر گرنگمان دەستنیشان کردووە بە هاوبەشی لەگەڵ برای بەڕێزمان پرۆفسۆر دکتۆر هاوڕێ کە دایکەمێکتر دەیناسێنین هەرچەندە ناسراویشە بۆ خۆی، بەڵام بابەتی ئەم شەومان بریتە لە بڵاوکردنەوە و سایتێشن وەرگرتن یان ونبوون. ئەمەش وەکو ڕێبەرێک دەبێت بۆ مامۆستایان و بۆ قوتابیانی خوێندنی باڵا بە شێوەیەکی گشتی یان بۆ توێژەران بە گشتی، چونکە کە تۆ توێژینەوە دەکەی بەبەستت ئەوەیە ئەنجامەکانی توێژینەوەکەت بگاتە زۆرترین شوێنی دنیا، زۆرترین کەس بیبینێ و زۆرترین کەس سوودی لێوەربگرێ. خۆشی ئەگەر تۆ ئەنجامی بدەی، هەر توێژینەوەیەک ئەنجام بدەیت بڵاوی نەکەیتەوە وەکۆی ون بووبی، یان ئەگەر بڵاوت کردەوە و خەڵک نەیبینی یان خەڵک سایتی نەکرد سوودی لێوەر نەگرت، ئەوە شەر وەکو ونبوونێکە. بۆ ئەوەی بە شێوەیەکی تێر و تەسەل باسی ئەم بابەتە بکەین، بەڕاستی بیرمان لە کەسێکی چالاک لە بواری ئەنجامدانی توێژینەوە بکەین، ئەویش دوای ئەوە قسەمان لەگەڵ کاک دکتۆر کارزان بەڕێوەبەری گشتی سەنتەری توێژینەوەی زانستی زانکۆی سەلاحەدین کرد بۆ وەرگرتنی ڕەزامەندی، تاکو بتوانین پرۆفسۆر دکتۆر هاوڕێ مەنسووربەک کە لەوێ داوام دەکات داوەتی بکەین بۆ ئەوەی وێبینارێکمان پێشکەش بکە لەم بوارەوە. بە سوپاسەوە هەم کاک دکتۆر کارزان هەمیش کاک دکتۆر هاوڕێ ڕەزامەندیان پیشاندا بۆ ئەوەی ئەم شەو لە خزمەت ئێوە دابین تاکو بەپێی ئەو ئەزموون و شارەزاییەی کە هەیەی ئەو بابەتە بخاتە ڕوو. هەروەها ئەوە من پێم وایە زانیاری زۆر بەسوودی تێدا دەبێت بۆ توێژەران بە شێوەیەکی گشتی، بۆ قوتابیانی خوێندنی باڵا ئەوانەی خەریکی نووسینن یان ئەو قوتابیانەی کە ڕەنگە تەنانەت توێژینەوەی دەرچوون یان بەرەو تەواوبوونن ویست و خواستی ئەوەیان هەیە کە بێنە بواری خوێندنی باڵا و بەردەوامی بدەن بە خوێندنەکانیان. زۆر سپاس دووبارە بۆ دکتۆر کارزان و دکتۆر هاوڕێ. وەکو ناسینێکی کورتی کاک دکتۆر هاوڕێ چەندە سیڤیەکەی زۆر دەوڵەمەندە، بەڵام پوختمان کردێتەوە بۆ ئەوەی لەگەڵ کاتی ئێرانەدا بگونجێ، بۆی بە کورتی هەندێک وێزگەی ژیان و هەندێک لە خەرمانی توێژینەوە زانستیەکانی دەخەمە بەر دیدی ئێوەی بەڕێز. کاکتۆر هاوڕێ لەدایکبووی 1970 ئەتە گەنجە لە شاری کەرکووک لەدایک بووە، لە 1970 تا 89 قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی هەموو لە هەولێر تەواو کردووە. لە 1993
ڕوانامەی بەکالۆریوسی لە بەشی جیۆلۆجی کۆلیژی زانستی زانکۆی سەلاحەدین وەرگرتووە. دوایەوە لە 1997 ماستەری لە دۆزینەوەی نەوت لە زانکۆی شالمەرشی سویدی وەرگرتووە. لە 2001 ماستەرێکی تری لە بواری هەڵسەنگاندنی کانەکانی نەوت وەکو پرۆژەیەکی هاوبەشی هەردوو زانکۆی لوندی سویدی و زانکۆی تەکنەلۆجی دانیمارک وەرگرتووە. لە 2007 دکتۆرای لە جیۆلۆجیای نەفت وەرگرتووە لە زانکۆی ئۆپسالای سویدی. لە 2007 بۆ 2008 وەکو زەویناس لە کۆمپانیای تۆتاڵی فەڕەنسی لە باشووری فەڕەنسا کاری کردووە. لە 2008 بۆ 2010 وەکو گەورە ڕاوێژکاری زەویناسی لە کۆمپانیای AGR نەرویجی کاری کردووە. 2010 تاکو 2015 یاریدەدەری سەرۆکی زانکۆی سۆران بووە. لە 2010 تاکو 2020 جگە لە کاری ئەکادیمی خۆی کاری ڕاوێژکاری بۆ چەندین کۆمپانیای جیهانی لە ئەوروپا و ئەمریکا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆڵی هەبوو لە دەستنیشانکردن و هەڵسەنگاندنی کانەکانی نەوت لە کوردستان و تورکیا و دەریای باکووری نەرویجی. لە 2015 تا ئێستا وەکو پرۆفیسۆرە لە زانکۆی لە سەنتەری توێژینەوەی زانکۆی سەلاحەدین و زانکۆی وینزەری کەنەدی سەرپەرشتی بە چاپگەیاندنی دوو کتێبی بۆ دەستگای چاپی نێودەوڵەتی کردووە دەربارەی هەڵسەنگاندنی کانەکانی نەوت و گاز. نزیکەی 50 توێژینەوە و چاپتەری کتێبی بۆ گۆڤار و دەستگاکانی چاپی نێودەوڵەتی ئەنجامدا و بڵاو کردێتەوە. بەشدارێکی کارا بووە، سەکەرێکی سەرەکی بووە لە دەیان کۆڕ و کۆبوونەوە و کۆنفرانسی ناوخۆیی و جیهانی. ئەزمونێکی درێژی هەیە لە بواری پرزنتیشنی زانستی بە هەموو زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و سویدی. بۆ ئەمڕۆ ئێمە داوامان لێ کرد بە زمانی کوردی ڕوونکردنەوەکانی بکە بۆ زۆرترین کەس لە توێژەرانی خۆمان سوودی لێ وەربگرن، هەرچەندە سلایدەکان ڕەنگە بە زمانی ئینگلیزی بن، مستەڵەحات و زارا و دەستەواژەکان ڕەنگە تەرجەمەکردنیان تۆزێک زەحمەت بێیان هەر بە ئینگلیزی باوە، بۆیە ڕەنگە ئەوانە هەر بە ئینگلیزی دەهێڵینەوە، بەڵام قسەکردن و پێشکەشکردنەکە دوای پرسیار و وەڵامەکەش بە زمانی کوردی دەبن. ئێمە عادەتەن چاڵەکیەکانی ئەکادمیای مێگامایند 90 خولەکە نیوەی کاتەکە بۆ قسەکەری بەڕێز بەجێ دێڵین لە نێوان 45 بۆ 50 خولەک. ئەوی تر دەمێنێتەوە بۆ سەرنج و تێبینی و پرسیار و وەڵامەکانی ئامادەبوانی بەڕێز. ئامادەبوانی بەڕێز زۆر سپاس کە لەگەڵمانن. ئێوەش دەتوانن بە 3 شێوە بەشداری بکەن، بە کۆمنت و بە پرسیارەکانتان. لە ڕێگای فەیسبووکی ئەکادمیا کە ئێستا بە ڕاستەوخۆ دەگوازرێتەوە دەتوانن بە کۆمنت پرسیارەکانتان دابنێن. لە ڕێگای چاتبۆکسی ئەو زوومە دەتوانی پرسیارەکەت بنووسی و دوایی ئێمە ئاراستەی قسەکەری دەکەین، یان ئەگەر حەزت کرد بۆ خۆت قسە بکەیت لە کۆتایی پێشکەشکردنەکە یاعازی دەستبەرزکردنەوە دادەگری. ئێمەش یەک بە یەک بە پێی کاتەکە ڕێگەتان پێدەدەن بۆ ئەوەی سەرنج و تێبینی و پرسیارەکانتان ئاراستە بکەن. دوای ئەوە ئێمە ئەوە تۆمار دەکرێت ئەو وێبینارە وەکو وێبینارەکانی تر، ئەوەی توانی لەگەڵمانە بە سوپاسەوە، ئەوەی تر دەتوانین لینکەکەتان بۆ بنێرین، ئەوەی بەشێکی لە دەستوانێ نەیتوانیوە لەگەڵمان ئامادە بن بۆ ئەوەی زۆرترین کەس سوودی لێ ببینن. ئێستا سعات 9 دقەیە. کاک دکتۆر هاوڕێ جێت لێمە؟ بەڵێ کاک دکتۆرجان جێم لێتە. زۆر باشە. جەنابێت ئێستا کۆهۆستی وە بزانم کە دەتوانی سلایدەکانت شێر بکەی و ناوی خۆی لێبین دەست پێ بکەین. یعنی سعات 9 دقەیە، ئەگەر پێشی سعات 10 تەواو بین خراپ نی. زۆر باشە. من هەوڵ دەدەم سلایدەکەم شێر بکەم. زۆر باشە. بەڵێ دیارە. لای جەنابتان دیارە سلایدەکە؟ بەڵێ بەڵێ دیارە. زۆر زۆر سپاس کاک دکتۆر، زۆر سپاس بۆ پێشەچیا، سپاس بۆ ماندووبوونتان و ماندووبوونی هاوکارانت و زۆر زۆر بەخێر بێن ئامادەبوانی بەڕێز، خوشکبرایانی توێژەر و مامۆستا و قوتابی و هەر کەسێک کە لەو دیدارە لەگەڵمانە. ڕاستیەکەی زۆر با بڵین
یەکسەر دەچینە ناو باسەکە بێ ئەوەی پێشەچی زۆر بڵێن چونکە و هەوڵیش دەدەم زوو ئەو پرزنتیشنە کۆتایی پێبێنین و کاتێکی دەرفەت بدەینە پرسیار و وەڵام لەسەر طبعا سوپاس بۆ سنتەری توێژینەوەی زانکۆی سەلاحەدین و برای بەڕێزم دکتۆر کارزان کە خۆشی یەکێکە لە توێژەرە بەناوبانگەکانی کوردستان و هەموو عێراق کە ئەو دەرفەتەی ڕەخسان لەگەڵ کاکتۆر هیمداد پێکەوە ئێمە ئەوڕۆ بێک بگەین لەو دیدارە. ئازیزانم بۆ ئەوەی سەرەتا باسی توێژینەوەی زانستی بکەین من هەمیشە ڕەخنەیەکم هەیە لە خۆمان لە هەرێمی کوردستان هەموو کاتەڵێم ئێمە لە هەرێمی کوردستان ینی بە شێوەیەکی گشتی بێگومان هەر شتێک ئەڵێم ئەوڕۆ بە شێوەیەکی گشتیە چونکە توێژەر و چینێکی زۆر توێژەری کۆڵنەدەر هەیە لە هەرێمی کوردستان و هەندێک زانکۆ و بەشەکانی ئیشی زۆر سەرنجڕاکێش و ناوازە دەکەن بەڵام هەستەکەم لە هەرێمی کوردستان ئێمە لە فەزایەکی خۆمان ئەخولێنەوە بە شێوەیەکی گشتی ینی زیاتر هەندێک پێوەری خۆمانمان هەیە هەندێک ئەسالیبی تەرقیە و ئەو شتانەی خۆمانمان هەیە وا بزانم تا ڕادەیەک دوور کەوتۆتەوە لەو پێوەرە زانستیەی کە لە جیهان هەیە من هەمیشاڵێم هەموو شتێک دەتوانین بە لۆکاڵی بکەین بەڵام کەمێک ئەستەما زانست و توێژینەوەی زانستی بە لۆکاڵی بکەین ئەبێ ئێمە بەشێک بێن لەو نەسیجەی کە لەسەر دەستی لەسەر تاسەری جیهاندا هەیە وەکو داروین ئەڵێ مەرج نییە چێ ساحب بیرۆکەیە یعنی زۆر جار ئەبیستین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەڵەن فلان داهێنانی ماتماتیک فلان زانای عەرەبی بووە فلان زانای ئیسلامی بووە فلان زانای فلان وڵات بۆ شتانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو داهێنانە دۆکیمنت نەکراون باشە داروین قسەیەکی هەیە زۆر جواناڵێ ئایدیایی چێ هیچ نییە زۆر کێشە نییە چێ قەناعەت بە جیهان دێنێ ئەو کێشەیە ئەوە کردی وەرەگرێ جا بۆیە دەبێت بە شێوازێکی وا بنووسین کەوا قەناعەت بە جیهان بێنین ئەگەر بمانەوێت بەشێک بین لەو نەسیجە جیهانی کە باسم کرد من بە خێرایی باسی ئەو دوو زانایەکەم لەوانەیە هەندێکتان بیان بشیان ناسن ئەویان کارلینیە زانایەکی بواری بۆتانیکی و ڕووەک و بایۆلۆژی زۆر ناوداری سویدا لە سوید بچی هەر پارکێک و بچی هەر جێگایەک و شەقامێک کەم جار هەیە ناوی نەبیستی زانایەکە لە ساڵی 1970 لەدایک بووە باشە ئەوەی دەستەڕاستیش زانای زەویناسی بەناوبانگ دیۆداد دۆلۆمیەیە دۆلۆمیە زانایەکی زەویناسیە ناوی بەوە دەرکرد کە کانزای دۆڵۆمایت دۆزیوەتەوە باشە بەگشتی بەردی کلس هەیە لە چیاکانی کوردستان ئەگەر دەچی هەندێک ترشی پێدا دەکەی بەردە کلسەکە کارلێک دەکات بەڵام هەندێک جار ئەو بەردە کلسە گۆڕانکاری بەسەردا هاتووە بەوەی توخمی ماگنیسیۆمی چۆتە ناوی کە ترشی پێدا دەکەی گۆڕانکاری ناکات دۆڵۆمیە ئەو داهێنانەی ئەو بەردەی دیتەوە باشە بەڵام لە ڕاستەکەی کە تەمەشای ئەدەبیاتی زانستی ئەەکەی زۆر لە موئەرریخە زانایەکانی کە بوار بە تەدوین و بە دۆکیمنتکردنی مێژووی زانست ئەدەن ئەڵێن کارلینیە پێش دۆڵۆمیە ئەو دۆڵۆمایتی دۆزیوەتەوە بەڵام دۆکیمنتی نەکردووە کە دۆکیمنتی نەکردووە ئەو بەردە هەر بە ناوی دۆڵۆمیە ناومان لێناوە دۆڵۆمایت لەوەتەی کە دۆڵۆمایت ئەو بەردەی دۆزیوەتەوە 200 ساڵە گەورەترین کێشەیە لە زانستی زەویناسی کە بێوەڵام ماوەتەوە دۆڵۆمایت ئەو بەردە کلسە چۆن دەبێتە بەردی دۆڵۆمایت بەردی کلس چۆن دەبێتە دۆڵۆمایت ئەو مەگنیسیۆمە چۆن دەچێتە ناو نەسیجی ئەو بەردە کلسە 200 ساڵە هەزاران توێژینەوەی لەسەرکراوە هەتا ئێستا ئەو کێشەیە بەکراوەی ماوەتەوە لە زەویناسی پێی دەڵێن دۆڵۆمایت پرۆبلێم بەڵام حسابی خۆت بکە ئەو کێشە گەورەیە زانایەک سەرەتایەکەی دایهێناوە بەڵام دۆکیمنتی نەکردووە هەر تەنها لە هەندێک کتێبی مێژووی ئاماژەی پێکراوە ئەگەر بچی ئیتالیاش یەکێک لە جوانترین زنجیرە چیاکانی ئەلب بەناوی دۆڵۆمیەیە پێڵەن زنجیرە چیای دۆڵۆمیان دۆڵۆمایت
کە دۆڵەمای خۆی لە ئەساسدا لە فەڕەنسا لەدایک بووە، زانایەکی فەڕەنسیا، بەڵام لە سەردەمی ناپلیۆنیش گەورەترین جەنگ لە بینی فەڕەنسا و ئیتالیا ڕوویداوە لەبەرەوەی دۆڵمیە لە سەردانێکی کە لە مسر گەڕاوەتەوە کەوتۆتە دەستی نایارانی فەڕەنسا لە ئیتالیا سزن کراوە زیندانی بووە. ناپلیۆن جەنجی بەرپا کرد هەتا ئەو زانایە ڕزگارکە. ئەو زنجیرە چیایان لە وڵاتێکی نەیار زانایەکی فەڕەنسی ناوی زنجیرە چیایەکی هەڵگرتووە کە لە ئیتالیایە، هەر بۆی بزانی دۆکیومنتیشن چەند گرنگە لە ژیان لەوانەیە. ئێمە زۆر جار لە کوردستان باسی داهێنانەکەین و باسی هێشتانەکەین، بەڵام ئەوە ئێمە دۆکیومنتیشنمان نییەوە. بەداخەوەش ئەمێ پێ ئەو قسەیە بکەم، بەداخەوە پێتانەڵێم کە زۆربەی زۆری جارەکان دۆکیومنتیشن لە گۆڤارێکی لۆکاڵی کە زانایەکانی دەرەوەی وڵات نای خوێندنەوە کە لە داتابیسە جیهانی بەناوبانگەکان ئیندێکس نەکراوە، ئەو دۆکیومنتیشنە بە دۆکیومنتیشن حساب ناکرێت. بەداخەوە ئەوە ڕای من نییە، ئەوە ڕای ئەو با بڵین ترێندە جیهانیەیەکی ئێستا هەموو شتێکی بە دیجیتەلایز کرد، هەموو شتێکی کردوتە ڕقم و هەموو شتێکی کردوتە ژمارە. ئەوان ئەو گۆڤارە لۆکالیانەی نەک هەر باسی کوردستانیە، باسی وڵاتانی دیکەشی دنیاە کە ئەگەر توێژینەیەک لە گۆڤارێکی نێودەوڵەتی ئیندێکس نەکرابێ و گۆڤارەکە لە یەکێک لە داتابیسە بەناوبانگەکان وەکو وێب ئۆف ساینس، کلاریڤیت، وەکو سکۆپەس، ئەوانە ئەگەر ئیندێکس نەکرابێ ئەو گۆڤارە بە دۆکیومنتیشن حساب نابێ و ئەگەر ڕۆژێک ڕۆژان کەسێک خەڵاتی نۆبلیشی پێوەربگیرێ لەوانەیە هێشتانی جۆک و زانە ئێمە لە کوردستان مافمان خورابێ. پێشان دەستەواژەیەکمان هەبوو publish or perish، توێژینەوە بڵاوکەوە یانیش لە ناو بچوو، ینی وەکو کە کاکتۆر هیمداد تەرجمەی کردو، یانیش ون بە یانیش ون ئەبی لە ساحی ئەکادمی جیهانی. ئەگەر توێژینەوە بڵاو نەکەیەوە ئەوە ئێستا لە ناوچوون بەهۆی کە لە وڵاتانی دنیا تەرقیە ناکەی، ناوچوون لەوەی کە کرێدیت وەرناگری، ناوچوون لەوەی کە هێزێک پەیدا ناکەی بتوانی هەتا لە ڕووی داراییەوە یانیش بانگت کەن لە کۆمپانیایە کاری ڕاوێژکاریت پێ بکەن، یان فەندت بدەنێ بۆ توێژینەوە، یان قوتابی دکتۆرات بدەنێ بۆی توێژینەوە بکەی. بە هەموو شوەیەک بەرەو لە ناوچوون ئەڕۆی ئەگەر بێت و دکتۆرا وەربگری و یانیش ماستەر وەربگری، بەڵام پاشی چەند ساڵێک تەماشاکەی ڕیکۆردی توێژینەوەت نییە. جا بۆیە ئێستا ئەو دەستەواژەیەی بڵاوکەوە ئەوە قورستریش بووە لە دنیای ئەوڕۆدا. لە دنیای ئەوڕۆ بۆتە ئەبێت توێژینەوە بڵاوکەوە، توێژینەوە لەلایەن توێژەرانی دنیاوە بخوێندرێتەوە، سایتیشنیش بکرێن، ئاماژەشی پێ بدرێ لە ناو توێژینەوەکانی خەڵکی تر، ئەو کاتە ئەتوانی بمینەوە لە سەرساحەی ئەکادمی جیهانی. ینی مەسەرەکارەوە نیە توێژینەوە لیستێک توێژینەوە بڵاوکەوە لە گۆڤارە ناوخۆیەکان و لە هەندێک گۆڤاری دەوروبەری وڵاتانی دەوروبەرمان کە کاریگەریان هیچ نییە و کە لە داتابیسە ئیندێکسە گەورەکانی ئەکادمی ئیندێکس نەکراون. ئەوە بە هەمان حاڵ بە هەمان شێوە توێژەرەکە لەناو ئەچیانەوە کە وەکو کاریکاتێرێکە کە پرۆفیسۆرێکی ئەوروپی چەند ماندووە چەند خەریکە بۆەوەی توێژینەوەکانی بخوێندرێتەوە ئاماژەی پێ بدرێ. و هەر لە سەرەتای دروستبوونی داتابیسەکانی مەسەڵەن وێب ئۆف ساینس و ئەوەی کە زمانی خۆی ئەو ناوانە گۆڕدران، باشە نازانم ئەوە جۆرەها ناوی هەبوو، بە هەر حاڵ ئەو کەسە کە لە بواری پەبلیشینگ و ئەوشتانە ئیشیە کرد، گێرارد پیل، قسەیەکی هەیەڵێ بەبێ پەبلیکیشن زانست مردووە، بەڵام چ جۆرە پەبلیکیشنێک، ئەو پەبلیکیشنێک کە من ئەوڕۆ باسی ئەەکەم و ئەوڕۆ جەختی لەسەرەکەمەوە، ئەوە مەسلەیەکی شەخصی نییە، ئەوە شتێکە ئێستا لە جیهان ئەوە باوە. باشە پەبلیکیشنێک کە کاریگەری هەبێ، ئیمپاکتی هەبێ. ئەگەر ینی ئەوە قسەی زانایەکانە، ئەگەر توێژینەوەکە نەخوێندرێتەوە، بەکار نەهێندرێ، ئاماژە پێدان وەرنەگرێ لە توێژینەوەکانی دیکە، ئەوە وەکو توێژینەوە ئێستا بەداخەوە لە ینی نازان بڵێن بەداخەوە، بەڵام بۆ هەندێک توێژەرانمان لە هەرێمی کوردستان ئەوێ بڵین بەداخەوە بە توێژینەوە حساب ناکرێت. ینی حتممەنیش ڕێگایەکە زۆر سەختە، باشە و کاریکاتێرە زۆر کەس لە زۆر شێواز و دیسپلین بۆ خۆیان گونجاندویانە، بەڵام
سەرباریەوەی کە ئەو پرۆفیسۆرە هەموو پرچیشی هەڵوەریوە زۆر بە ئەزمونە بەڵام ڕێگریشی زۆرە ڕێگیری ئەدیتینگ و گۆڤارەکە و ریڤیوەرەکان و ئەوانی هەڵسەنگاندن بۆ توێژینەوەکانەکەن و هەتا ئەو کاتێک کە توێژینەوە توێژینەوە لە مانیسکریپتەوە ئەچێتە پابلیکیشن ئەبێتە بڵاوکراوە لە گۆڤارێکی باشی ئاسبەرزی ئیندێکسکرا و لە داتابەیسەکان ڕێگایەکی سەختە ینی ڕێگایەکە ئاسان نییە بەڵام کوردواری ئەگەڕیش بۆ ڕیش ئەبێ شانەی بۆ هەڵگین مادەم ئێمە هاتوینێتە ناو ئەو جیهانە ئەکادیمیە ئەبێ ئاگامان لە پێوەرەکانیشیان بێ ئەگەر تەمەشای وێب ئۆف ساینس بکەین ئەوەی پێشتر پیان و تۆمسۆن ڕۆیتەر زۆزەم ئێستا و ناوە گۆڕاوە نییە کلاری ڤیت هەیە ئێستا داتابەیسەکەی ینی ئەگە بەگشتی تەمەشاکەی 8,000 گۆڤاریان هەیە لە بواری زانستەکان 3,000یان هەیە لە بواری تاوان ئەوە لەوانێ 2-3 ساڵ کۆنە ئەو داتای ئێستا ژمارەی گۆڤارەکان زیادیشی کردووە 1800 گۆڤاریان هەیە لە بواری مرۆڤ دۆستی و ئەو شتانە ئەوانە ئەو وێب ئۆف ساینسە ئەو داتابەیسەی کلاریڤیت ساڵانە هەڵ ئەستێ بە حسابکردنی ئیمپاکت فاکتەر کاریگەری ڕێژەی کاریگەری گۆڤارەکان لەبەرەوەی داتابەیسێکی زۆری لە دوایە ئەو ئەزانێ کام توێژینەوە لە کام گۆڤار چەند سایتیشن چەند ئاماژە پێدانی وەرگرتووە بە هاوکێشەیەکی زۆر ئاسان باشە ژمارەی توێژینەوە لە گۆڤارێک لەگەڵ ژمارەی عەدەدی ئەو گۆڤارە چەند ژمارەی لێ دەرچووە باشە دابەشی ئەکا ژمارەیەک دەرەچێت پێڵەن ئیمپاکت فاکتەر هێزی کاریگەری یان فاکتەری کاریگەری کە لێرە بۆ ئەو گۆڤارە 2,229 باشە ئەوە ئێستا بۆتە عادەت با بڵێن گۆڤارەکانی پێ هەڵەسەنجنی ئەڵێن ئەو فلان گۆڤار ئیمپاکت فاکتەری چەند ئەڵێن فلان کەس توێژینەوەیکی بڵاو کردێتەوە ئیمپاکت فاکتەرەکەی 8 یان ئەڵێن ئیمپاکت فاکتەرەکەی 3 ینی ئێمە تۆزێک ئەوە یەکێکە لە پەیامەکانی کە لەو پرزنتیشنە هیوام ئەوەیە کە بگاتە بەڕێزان مامۆستایانی زانکۆ و قوتابیان و توێژەران کە تۆزێک هەڵخەڵەتاندنیشی تێدایە ئەو ئیمپاکت فاکتەرە لەبەر ئەوەی تەنها کافی نییە بە هۆکارێک کە باسی یەکەم ئێستا تەمەشای ئەو باڵێن کەسێک هاتووە لێکۆڵینەوەیەکی کردووە چەند دیسپلینێکی هەیە ینی چەند جۆرێک زانستی هێناوە ماتماتیکە ئەندازیاریە بایۆلۆجیا ئەوانە باڵین هاتووە لەناو ئەو داتابەیسانە هەموو گۆڤارەکانی هێناوە ماتماتیک کۆی کردێتەوە هەمووی لە کیمیا هێناوە مدیکل ساینس باڵێن ریسێرچ لە بواری مدیسین وشتانە تەمەشاکە بەگشتی ینی لە ماوەی چەندین ساڵ هەر ئەڤێرێج معدل ئەڤێرێجی ئەوەی کە توێژینەوەی ماتماتیک بەگشتی هەر توێژینەوەیەک یەک سایتیشن وەرەگرێ بەگشتی باشە لە بواری ئەندازیاری 5 سایتیشنانی حسابی خۆ بکە چەند کەمە لە بواری بایۆلۆجی 8 باشە لە بواری کیمیا 15 سایتیشنی وەرگرتووە باشە این تەمەشاکەی کە ژمارەی سایتیشنی گۆڤارەکان زۆر جیاوازیان هەیە یەکەوە بێ ئەگە کەسێک لە گۆڤارێکی زۆر باشی ماتماتیک توێژینەوە بڵاو کاتەوە هێشتا شانسی زۆر کەمە بۆی سایتیشن وەربگرێ لەبەرچی لەبەرەوەی جەماوەری ماتماتیک کەمن باشە ئەو کەسانی کە توێژینەوە لە بواری ماتماتیکەکەن کەمن و ئەگەر کەمیش بن کەمیش ئاماژە پێدانیان هەیە ینی هەر ئۆدیەنسەکەیان جەماوەریان کەمە بەرامبەر بە ئەو کەسێک کە لە کلینیکەل مدیسین لە بواری پزیشکی سەریری و پزیشکی ئیشەکە کە بەگشتی لەوانەیە باڵێ ئێستا تۆشای بە معدلی 7 سایتیشن وەرەگرنەوەوانە بە معدلی بە ئەڤرێج من هەموو کات ئەڵێم لە زەویناسی نەوت ئێمە 100,000 کەسین لە جیهان خەریکی توێژینەوەی بەرامبەر بە 100 ملیۆن پزیشک لەوانەیە 100 ملیۆن پزیشک و ئەوانەی کە لە بواری بایۆلۆجی حسابی خۆت بکە جەنگەکە زۆر نابەرامبەرە لەبەر ئەوە ئەبێ ئێمە بیر لە شتێک بکەینەوە کە بتواندرێ وەکو چۆن پرتەقاڵ و سێ و ینی چۆن بەراوردیانەکەی یەکیان لە دیسپلینێکە کە جەماوەری کەمە یەکیان بەڵام هەر کەسیش هەر زانستێکیش زۆر گرنگە من هەموو جارێڵم ئەو پزیشکەی کە نەخۆشێک تیمارەکە فیزیاناسێک زانایەکی فیزیا توانیوێتی و ئامێرەی بۆ دروست بکە بۆیە ئیلغاکردنەوەی زانستێک لەسەر حسابی زانستێکی تر ڕێگە پێدراو نییە ئازیزان ئەوەی عەرەب ئەڵێ بەیت القەسیدی ئەو پرزنتیشنەوە پێم خۆشە ئەو سلایدە بێ باشە حەزم لێ شەرحی کەم ئەو سلایدە تۆزێک بەڕوونی
لە X ئاکسیز باشە لەو ئاکسیزە لەو تەوەرەی با بڵین ئێکسەکە ئەوەی پێیانەوت سین ڕانکمان هەیە باشە ڕیزبەندی گۆڤارەکانمان هەیە هەر کەسە و لە دیسپلینی خۆی لە وای ئاکسیز لێرە ئیمپاکت فاکتەرمان هەیە ئەو ئیمپاکت فاکتەرەی کە لە سلایدەکانی پێشوو باسمان کرد چۆن ئەژمێردرێ ئەو ڕەنگە جیاوازانەش ئەوە دیسپلینە جیاوازەکانن یعنی حسابی خۆت بکە ئەگە بینە سەر ژمارە یەک یعنی هەر کەسێک لە بواری خۆی ژمارە یەکە بۆ نمونە لێرە لە یەک باشترین گۆڤاری جیۆلۆجی لە هەموو دنیا کە خەونە زەوی ناسێک بتوانێت توێژینەوەی تێدا بڵاو کاتەوە باشە پێی ئەڵێن جیۆلۆجی ئەو جیۆلۆجی ئیمپاکت فاکتەری چوارە باشە بەرامبەر لە ئیکۆلۆجی باشترینەکەی ئەوان 33ە باشە ئەوە ژمارە یەکی ئێمەیە ئەوە ژمارە یەکی ئەوانە ئەوە ژمارە یەکی دیسپلینەکانی دیکەیە هەژدەی تێدایە 16 تێدایە 14 12 10 8 باشە بەڵام باشترین بۆ نمونە هەر بۆ نمونە بینینەوە باشترینی ئیکۆلۆجی هەژدەیە باشە کەوا بێ کە بە یەکێک ئەڵێ ئیمپاکت فاکتەرەکە چەندە پرسیارەکە لە ئەساسەوە هەڵەیە ئەبێ لە من بپرسی ڕانکی گۆڤارەکەت لە ناو گۆڤارەکانی خۆت چەندەمە باشە ئەگەر من بتوانم لە جیۆلۆجی پەیپەرێک بڵاوکەم وەکو وایە لە نەیچەر بڵاوم کردبێتەوە من حەقم نییە کابرا لەسەر مەریخ یان عیلاجی ئەیدز ئەبینێتەوە پەیپەرەکەی چێتە نەیچەر بەڵام لە ناو بواری خۆمان لە جیۆلۆجی ئەبێ ئێمە ئەوە ئەبێ عینە شتێکی خەیاڵاوی بێجا گۆڤاری جیۆلۆجی بۆ بڵاوکاتەوە ئەگەر تەماشای ئەو ژمارانە بکەین ئەپلاید کیمیستری ئەوانە 69 گۆڤاریان هەیە باشە بۆ نمونە ینی لەو ئیحساییە کە کراوە لێرە کریستالۆگرافی 25 گۆڤار حساب کراوە جیۆلۆجی لە 47 گۆڤار بەرزترینمان ئیمپاکت فاکتەری چوارە لە 47 ماتماتیک باشە وەرە بە پێکۆ بیبینینەوە ماتماتیک لە 289 گۆڤار لە 289 گۆڤار ئیمپاکت فاکتەریان عینەن لە چوارە ینی هەموو جارێ هیوادارم ڕوون بێ باشە کە بدێ ئێرە ئەوە ئیمپاکت ئەوە ڕانکی هەیە ئەوە ڕانکی 11ەیە باشە ڕانکی 11 لە زەوی ناسی لە خواری دووە لە خوارەوەی دووە ئەلێرە ئەوە تەماشای سەرەوە 11 بکەن لە خوارەوەی دووە بەڵام ڕانکی 11 ئیکۆلۆجی شەشە کە ئەڵێن شەشە ئۆی چەند باشە بەڵام با ئەو شەشە بڕوە لەگەڵ خۆی لەگەڵ هاوتاکانی خۆی بەراورد بکە نەک لەگەڵ زەوی ناسیەک یانیش لەگەڵ ماتماتیکێکیان لەگەڵ زانستێکی دیکە کە جیاوازن تاوانەوە باسی زانستە مرۆڤ دۆستیەکان بکەین هەر زاری زۆر حاڵیان خراپترە لەو زانستانە یعنی زانستی مرۆڤ دۆستی ئەگەر هەیە نیو بێ ئیمپاکت فاکتەری یەک بێ یەک و نیو بێ ئەوە خەونێکی زۆر گەورەیە باشە لەبەر ئەوە غەدرێکی گەورە هەیە با بڵین وەتەی نەگەیشتنێکی گەورەش هەیە کە من کە لە گۆڤارەکانی یەکەمی بواری خۆم بڵاو ئەەکەمەوە ئەبێ هاوتا بکرێم لەگەڵ بوارەکانی خەڵکی تر یەکەمی خۆم بەڵام ئەگەر یەکەمی من یەکسان بوو بە 12 خەڵکی تر من باشترم لەو کەس ئەو کەسە باشترەکە لە یەکەمی خۆی بڵاو ئەکاتەوە لەبەر ئەوە هاوچێشەیەکی نوێ هەیە باشە لە بجیاتی ئیمپاکت فاکتەر ئەو هاوچێشە نوێیە با بڵین لە جیهان ئێستا پێشنیار ئەکرێ و خەڵک وردە شارەزا ئەبێ normalized position of publication journal ینی موقعی جۆرنالەکە تەصحیحی ئەەکەی ڕاستی ئەەکەیەوە کۆڕێکشنی بۆ ئۆکەی بۆی بتوانی سێ و پرتەقال لەگەڵ یەکتری بەراورد بکەیت باشە ئەوە تەماشایکە هەندێک داتات بدەمێ باشە ماتماتیک 289 گۆڤار باشترین ئیمپاکت فاکتەریان 3.8 لە 289 گۆڤار لە ئیکۆلۆجی 134 15 باشە ینی حسابی ئەوانە ژمارەی گۆڤارەکان ئەوانش ئیمپاکت فاکتەرەکانیانن کە لە دیسپلین بۆ دیسپلین لە زانست بۆ زانست گۆڕانکاری زۆر هەیە ئەویش باسی ئەوم کرد کە لەبەرەوەی جەماوەرەکانمان جیاوازن 100,000 بەرامبەر بە 100 ملیۆن 55,000 بەرامبەر بە 7 ملیۆن هەموو ئەو زانستانە بەو شێوەیە بەڵام ئێمە لە وەزارەتەکانمان لە زانکۆکانمان هەر ئەڵێن ئیمپاکت فاکتەری تۆ چەندە و ئیمپاکت فاکتەری تۆ چەندە بێ ئەوەی لە بەرچاوی بگرین کە
ئەو لە دیسپلینێک هاتووە من لە دیسپلینێک هاتوو ناشتواندرێ بەراورد بکەین ئەگەر بێت و ئەو هاوکێشەیە بەکار نهێنین باشە ئەو هاوکێشەیە دێنەوە سەری باشە دێنەوە باسی هاوکێشەکەکەینەوە بەڵام ئەمەوێ حەزیشم لێ هەر وەکو زانیاری بۆ خۆتان زۆر لە مێژە لە بابڵین لە 20ەکانەوە ئەو کەسانی لە بواری چاپەمەنی و کتێبخانەکان ئیشیان کردووە هەوڵیان داوە کاریگەری توێژینەوە بۆ توێژینەوە لە یەک جیا بکەنەوە ینی بڕۆی ئەو لۆتکاس لۆ بخوێنەوە براتفۆرد لۆ بخوێنەوە زیب لۆ بخوێنەوە لە ساڵی 1935 هەمووی باسی ئەوەیە کە ئەو توێژینەوانە چۆن ینی کاریگەری و گرنگیان چەندە باشە گرنگیان چییە لە ناو داتەبەیسەکە ئەگەر بۆ نمونە ئەو یاسای براتفۆردە تەماشا بکەین باشە یاسای براتفۆرد تەماشا بکەین شتێکی زۆر سەرنجڕاکێشی هەیە ئەڵێ هەموو توێژینەوەکان لە ناو گۆڤارەکان ئەیکەمە سێ بەشی یەکەم کە ناوکەکەیە بەشی دووەم کە چواردەوری ناوکەکەیە بەشی سێم ناوکەکەیە جا کاریگەری ئەو توێژینەوانە لە ناوکەکە و لە دەوری ناوکەکە و لەگەڵ توێکڵەکەی دەردەرەوە باشە کاریگەریان چییە ینی بەپێی کاریگەری براتفۆرد هەستاوە کلاسیفیکیشنی کردووە چونکە ئەگەر تۆ لە نەیچەر بڵاوت کردەوە کەسێکی دیکەش لە نەیچەر بڵاوی کردێتەوە مەرج نییە هەمان کاریگەریتان هەبێ ینی تۆ بەپێی یاسای براتفۆرد قورتارت نابێ ئەگەر بەستەنها لە نەیچەر بڵاوکەیەوە براتفۆرد دێ لە ناو نەیچەر لە توێژینەوەکەی تۆ ئەکۆڵێتەوە بزانێ کاریگەری چەندە ینی توێژینەوەیەک بڵاو بۆ لە 2005 هەر نەیچەر خۆشی بڵاوی کردڵە not so deep impact ینی لە نەیچەریش بڵاوی کردوتەوە هێشتانیش کاریگەری نییە باشە هێشتانیش سایتیشنی وەرنەگرتووە و ئامارێک بڵاو بۆتەوە باشە لە 2005ەوە کە 25 لە سەتای ئەو توێژینەوانەی کە بڵاو بۆتەوە لە نەیچەر 25 لە سەتا لە پشت سومعە پەیداکردنی نەیچەرن 75 زیان تقریبا پەیوەندیان بەو سومعەوە نیە ینی حسابی خۆت بکە کە توێژینەوە هەیە و نەزانی هەر توێژینێک بڵاو بۆتەوە لە جێگایەک هەندێک جار زروفی خۆی هەیە هەندێک جار با بڵین وەزعێکی تایبەتی هەیە جاری وە هەیە پاشی ساڵێک ئەنجامەکان هەمووی ڕاست دەرناچن بە شێوازێک بەڵام بەگشتی بەشێکی کەمی ئەو توێژینەوانەی کە بڵاو ئەکرێنەوە کاریگەریان هەیە پێشم خۆشە شتێکی با بڵین باسی ئەو بکەم کە زۆر جار لە زانکۆیەکانیش خۆشمان ئێستا ڕاستێکی زۆر تاڵە بیڵێم باوەڕەکەی ئەو هەموو هەڵڵایەی دروستمان کردووە لە زانکۆیەکان و ڕانکینگ و ڕیزبەندی و لەسەر ئاستی دنیا باوەڕەکەی لە هەر زانکۆیەک 5 هەتا 7 کەس بەشدارە لەو هەرایی کە دروست بووە لە ڕانکینگ بەشی زۆری توێژەرەکان بەشدار نین باشە و بەشی زۆری توێژینەوەکانیش ینی هێشتانیش نازانین ئایا چۆن توێژینەوە ئەکەن بە چ شێوازێکە ینی هەندێک ناڕوونی هەیە بەڵام بە بڕوای من ئەو زانکۆیە کە طبقەیەکی ناوەڕاستی گەورە پێکەوە خەریکی توێژینەوە بێ و نەباشترینە هەتا ئێستا ئەوڕۆ با بڵین لەگەڵ یەکێک لە هاوکارە بەڕێزەکانی خۆم قسەم ئەکرد ئەیوت سیستەمی ڕانکینگ ئێستا وێ بۆ ماتریکس و ئەوانە دێن کە ڕانکینگ ئەکەن یەکەم و دووەم و سێم باشترین توێژەر لا ئەبن باشە جا لەوێ ڕادەست پێ یەکەن بزانن ئەو زانکۆیە چۆن کاریگەری هەیە چونکە زانکۆ هەیە پارەیەکی خەیاڵی خرج ئەکا نەک بەسەر لە کوردستان لە دەرەوەی کوردستانیش بۆی توێژەر بێنێتە ناو زانکۆیەکەی خۆی کە توێژینەوە بڵاوکاتەوە بۆی ئیمپاکت فاکتەری HH ئیندێکس و نازان ئەو شتانە ئاوتپوتی توێژینەوەی زانکۆیەکەی باتە سەر ئەوە نمونەیەکە ئەو زانە بەڕێزە ناوی شێلدریکە زۆر بەناوبانگە حەزم لێ دوایی بڕۆن لە گوگل تۆزێکشتی لەسەر بخوێنەوە شێلدریک پیاوێکی بەریتانیا لە یەک لە زانکۆکانی بەریتانیا ئیشەکە ینی ئەگە بڵم بە سوتفا
ئەوەش گۆڤارێکە گۆڤارێکی ئاساییە پێڵەن ئاکتا کریستالۆگرافیکە ئەی باشە ئیمپاکت فاکتەرەکەی لە 2009 2.38 بووە. ئەو شێلدریکە توێژینەوەیەک پێشکەش ئەکا بۆ ئەو گۆڤارە بە ناوی A Short History of Shelix وابزان باسی ئەکسڕەی و باسی کریستالۆگرافی ئەو شتانەیە یەک توێژینەوە بڵاوە کاتەوە هەر لە 2009 ئەو توێژینەوەیە 5624 جار ئاماژەی پێدراوە. باشە ئیمپاکت فاکتەری ئاکتا کریستالۆگرافیکە لە 2.39 بووە 49.93 نەیچەر و هەموویانی تێپەڕاند باشترین گۆڤارەکانی مەدیسینیشی تێپەڕاند بە یەک گۆڤار بە یەک زانە. باشە جا ڕاستەکەی لەسەرەوە بوو باسی ڕانکینگی زانکۆکانی کوردستانم کرد بەشێک لەو زانکۆیانە پشت ئەستورن بە یەک توێژەر بە دوو توێژەر خۆیان بکوژن بە سێ توێژەر. باشە حەزم لێ دوایی بڕۆن تەماشاکەن کە ئەوە گەشە پێدانێکی تەندروست نییە ئەوی سەستەینەبڵ نییە ئەوە هەمان ئەو ئیفێکتەیە تەمان دوای 2 ساڵ چونکە ئیمپاکت فاکتەر جەنابتان نەزانن 2 ساڵ جارێک یان 4 ساڵ جارێک حسابەکرێ بەپێی داتا بەیسە. باشە دوای 2 ساڵ ئیمپاکت فاکتەری ئاکتا کریستالۆگرافیکە هاتۆ 2.38 لەبەرەوەی کاریگەری پەیپەرەکەی زانا شێلدریک نەما لەسەری. ئازیزان بەپێی ئەو هەموو کات باسی کۆچەربیرکارەکەم زانای گەورەی کورد لە بواری ماتماتیک. باشە بە شانازیەوە باسیەکەم ینی باوەڕ بکەن ئەو پێوەرەی کە ئێستا لە وەزارەتی خوێندنی باڵا هەیە هەم لە کوردستان لە دەوروبەری خۆشمان و لە هەندێک وڵاتی خۆمان بەو پێوەرەی کە تۆ تەمەشای گوگل سکالەر ئەەکەی و تەمەشای H ئیندێکس ئەەکەی و کە تەمەشای ئیمپاکت فاکتەر ئەەکەی کەوتم ماتماتیک چەندی جیاوازە لەگەڵ ئیکۆلۆژی. باشە کۆچەربیرکار باشتری نابێتە باشترین زانا لە کوردستان مالعلم کاریگەریەکەی ئەوەندە گرنگ بوو خەڵاتی فیلسی وەرگرتووە کە هاوتایە لەگەڵ نۆبلی ماتماتیک وەکو نۆبلی ماتماتیک ناوی هەیە. بەڵام بەو پێوەرەیەکی ئێستا هەمانە بڕۆن تەمەشای سایتێشنەکانی بکەن. بەڵام ئەگەر بێی باشە هاوچێشەکەی کە باسم کرد جێبەجێ بکەی تەمەشاکە ئەو هاوچێشەیە ئەڵێ ڕانکینگت یەک بێ تۆ NPJ-یەکەت نۆرمەلایزد پۆزیشن ئۆف جۆرناڵەکە بێتە 100 مادەم لە دیسپلینی خۆی یەکەمی ئەو گۆڤارە ئیکۆلۆجیکل مۆنۆگراف باشە ئیمپاکت فاکتەرەکەی 7.4 جیۆلۆجی ئیمپاکت فاکتەرەکەی 3.6 بەڵام لەبەر ئەوەی ئیکۆلۆجیکل مۆنۆگراف ڕانکینگی یعنی ڕیزبەندی لە ناو زانکۆکانی خۆی 5 ئەو 97 وەرئەگرێ جیۆلۆجی لەبەرەوەی ڕانکینگەکەی ریزبەندەکەی لە ناو گۆڤارەکان و خێزانەکەی خۆی یەکە ئەو 100 وەرەگرێ. باشە ئانالز ئۆف ماثماتیکس 2.9 بزانین ئیمپاکت فاکتەرەکەی چەند کەمە و لە ناو بوارەکەی خۆشی ریزبەندی لە ناو بواری ماتماتیک لەو 300ی کە باسمان کرد ئەڵێ 4 مادەم 4 چواری ناو 300 و شتێکە ئەو NPJ-یەکە 99 داوەتێ. باشە بەڕاستیەکەی ئەبێ ئێمە بین وردە خۆمان هەڵنەخەڵتێنین دەستگای پەیوەندیدارەکان وەزارەت زانکۆکان هەمویان بێن دانیشن. باشە بزانن کۆچەربیرکار بۆ ون بووە چۆن ئەتوانی بیهێنیەوە هەموو توێژەرێک لە هەموو بوارەکانی خۆی مافی خۆی بدەیە نەزیاد نەکەم. باشە H ئیندێکس کە زۆر باسەکەن حتمما H ئیندێکس ئەزانن ئەو پێوەرەی چۆن لە گۆڤار کە گۆڤار کلاسیفیکیشن ئەەکەین و تەصنیف بۆ گۆڤارەکەین ئیمپاکت فاکتەر بەکاردێنی. بەڵام H ئیندێکس لە 2005ەوە ئەوەیە بۆ نمونە ئەگەر من H ئیندێکسم دەبێ ینی دە توێژینەوەم هەیە بەلای کەمی یەکی 10,000 سایتیشنی وەرگرتووە. باشە ئەگەر H ئیندێکسم 20 بێ ینی من بۆ هەیە 100 توێژینەوەشم هەبێ بەڵام 20 توێژینەوەم 20 سایتیشنەوە یەکی 20یان کەمتر وەرنەگرتووە ئەبێتە H ئیندێکسی 20. باشە ئەوە H ئیندێکس ئاسانە و هەمومان دەتوانین بەڵام ئەو سلایدە زۆر گرنگە. ئازیزان H ئیندێکس چۆن حساب بکەین لە گوگل سکالەر حسابی بکەین یانیش لە سکۆپس حسابی بکەین یانیش لە کلاریڤیت لە وێب ئۆف ساینس حسابی بکەین. لەسەر داوای لێبوردنەکەم کە
ئەو شێ بەکاردێنم بەڵام گوگل و گوگل سکالەر خەریکە بوو ببێتە ینی جێگای شتی بێکەڵێک نەکرد بەس باسی توێژینەوە لەگەڵ ئەو پڕی ڕێزم کە هەمومان ئەکاونتمان هەیە لێ بەڵام بۆ هەموو زانیاریەک ینی خەریکە تۆ سێرچێکەکەی لە گوگل شتێک دەداتێ دوای تەماشاکەی ینی لەگەڵ ویکیپیدیا ئەوانە زۆر نادەقیقن بە هیچ شێوەیەک ناتوانرێت سەرچاوی زانیاری بێ بۆ توێژینەوە. ئازیزان ئەو سلایدە باشە توێژەرێکە هێناومە ناوەکەیم لا بردووە پێشتان ناڵێم تایبەتمەندێکی هەیە بەڵام بەپێی گوگل سکالەر ئەو مامۆستا بەڕێزە 2471 سایتیشنە 2471 ئاماژە پێدانی هەیە لە گۆڤارەکان باشە ئچ ئیندێکسەکەشی 23 هەیە ینی بەلای کەمی 23 توێژینەوەی هەیە کە یەکی 23 توێژینەوە و سەرەوە زیاتر بەریان گرتووە بەلای کەمی 23 بۆ هەیە توێژینەوە هەبێ 200 ئاماژە پێدانیشی وەرگ بەڵام کەمترینی 23ە باشە ئەوش پێوەیرێکی ترە ئایدە ئیندێکس هەفتاویەک یان وەکو بڵێ هەفتاویەک پەیپەری هەیە لە ئەوەیە با بڵێن توێژینەوەی هەیە باشە ئەوە زۆر گرنگ نییە بەڵام هەمان مامۆستای بەڕێز تەمەشای مێتریکس تەمەشای گوگل سکالەرەکەی بکەی باشە تەمەشای سایتیشنەکەی بکەی لە سکۆپەس ئەڵێ ئەو برادرە 56 سایتیشنی هەیە بەرامبەر 2471 سایتیشن باشە 56 سایتیشنیە ئچ ئیندێکسەکەی لە 23ەوە لە سکۆپەس ئەڵێ ئچ ئیندێکسی سەیە ئەگەر بێت تۆشای وێب ئۆف ساینس بکەی باشە ئەڵێ 118 پابلیکیشن هەیە لێرە بەڵام 36,000 سایتیشن کراوە ئچ ئیندێکسەکەشی 2 باشە ئەوە ینی حسابی خۆت بکە چکە گوگل سکالەر بەڕاستی لە هەر کتێبێک هەتا بڵین لە گۆڤارێک لە ڕوودا و کتێبێکی کوردی بڵاوکەوە ناوی تۆ هات بێ خراپیش بێ باشیش بێ گوگل سکالەر بۆت حسابەکە بەڵام سکۆپەس و وێب ئۆف ساینس ئەبێ گۆڤارەکە معتەبەر بێ لە ناو گۆڤاری معتەبەر ناوت هات بێ بۆیە سایتیشنێک ئەداتێ وە بزانم یەک لەوانەیە دوایی بتوان ڕاستی کە نازانم بۆ وێب ئۆف ساینس سێل سایتیشنیش وەرناگرێ باش ئەگەر خۆت ئێستاوەش دیاردەیەکی زۆر پەرش و بڵاوە توێژەرەکان هەر ناوی خۆیان دێنن لە توێژینەوەی خۆیان ناوی خۆیان دێنن پێیان سێلف سایتیشن ینی لە هەندێک زانکۆ و هەندێک توێژەر بە شێوەیەکی خەیاڵی ژمارەی ئاماژە پێدان بە خۆیان زیادی کردووە بۆیە ئچ ئیندێکس تەنها نابێ پێوەرێکی کوانتیتی ژمارە بێ پێوەرێکی کوالیتیش بێ ینی ئەگە کوالیتی دەبێ زانکۆیەکان ئەبێ بەڕاستیەکەی گوگل سکالەر قەلاچۆ بکە یعنی لە گوگل سکالەر فەنکشنێکی هەیە ئەتوانی خۆشت بچی توێژینەوە بە خۆ زیادکەی بڵێ ئەوەش ئیمنە ئەو توێژینەوەیە ینی تەماشام کردووە گوگل سکالەر چێکیش ناکە بزانانی ئیتۆیان ئیتۆ نیە مەگەر کەسێکتر بۆ ڕیپۆرتی بکە بۆیە گوگل سکالەر ئەبێ قەلاچۆ بکرێ ینی بینە سەر کلاریڤەی وێب ئۆف ساینس ینی بەلای کەمی سکۆپەس و ئەوانش بەڵام گوگل سکالەر چیە ئاسانە چکە گوگل خۆی درستی کردووە و زۆر زوو یان یەکسەر ئەتوانی تێبگەینی بەڵام بۆ سکۆپەس و بۆ وێب ئۆف ساینس تۆزێک جوهدی ئەوێ بۆی بچی ئچ ئیندێکس و ژمارەی سایتیشن و شتانەی بێنی کە ئەو جوهدەش دیارە برادران هەتا ئێستا خەرجیان نەکردو لێی ئازیزان ئەوەش خەیاڵێکی زۆر گرنگتریش هەیە لە هەمویان زۆر جارەڵەن فلان کەس ئەڵێ هیچ نییە 12 سایتیشنی هەیە کاکە 12 سایتیشنی هەیە بەس فەقیری 5 ساڵە هاتۆتە ناو ئەکادیمیە بەرامبەر کەسێک مقارنەی پێیەکەی کە 5 ساڵە خانەنشین بووە هێشتانیش واز لە توێژینەوەی زانستی ناهێنێ لەبەر ئەوە ئێستا لە جیهان شتێکی ترمان هەیە بێجگە لە ئچ ئیندێکس ئم ئیندێکسمان هەیە ئم ئیندێکس حسابی ئەکادمیک ئەیج ئەکا یەکەم توێژینەوە ساڵی چەند بڵاو بۆتەوە با بڵێن لە 2006ەوە باشە ئەوت بۆ حساب ئەکا جا ڕاستی ئەکاتەوە بۆی بزانی چونکە لە توێژینەوەی زانستی ترند زۆر گرینگە ئەو کێرڤە بە چ ئاڕاستەیەک ئەڕوا ینی خەڵکەیە ئێستا 20 توێژینەوەی بڵاو کردێتەوە زۆر گرنگ زۆر گرنگ ئەگەر لە ماڵی خۆی دانیشێ واز لە ئەکادیمیا بێنێ پاشی 15 ساڵی تر ئچ ئیندێکسەکەی ئێچێتە 20 باشە بەلای کەمی یەکی ئەلۆ توێژینەوەنە 20 سایتیشن وەرەگرن ئەگەر زیاتریش وەرنەگرن بۆیە ئم ئیندێکس تەمەشای ترند ئەکا تەمەشای ئەو کێرڤە ئەکا ئەو چەماوەیە ئەکا بەرەو چۆ ئەڕوا و تەمەشاکە ئەو کەسە ئەو توێژەرە بەڕێزە گەنجە
5 ساڵە هاتۆتە ناو ئەکادیمیە ناتوانین بەراوردی بکەین لەگەڵ کەسێک کە 35 ساڵە ناو ئەکادیمیایە ئەوەش زۆر گرنگە بۆ ئەو کەسانی کە بڕیار ئەدەن لەسەر توێژینەوە و توێژەران لە وەزارەتەکان و لە زانکۆیەکان کە لە بەرچاوی خۆیان بگرن ئەوانە داتای زۆر گرنگن بۆ کوردستان کۆ بکرێتەوە بخرێتە بەردەستی حکوومەت و بخرێتە بەردەستی لایانی پەیوەندیدار بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئەتوانم بەڕاستی پێتان بڵێم خۆشیان لەوانەیە هەندێک لەو بەڕێزانە نەزانن بەڵام زیاتر چەواشەکاریە ئەوەی کە هەیە ئەگەر بێت و بەس لە ڕێگای H ئیندێکس ئێمە توێژەران ڕێک بخەین بڵین کاکە ئەوە لە ماتماتیکە ئەوە لە مێژووە ئەوە لە مێدیسینە ئەوە جیاوازە ئەوە تەمەنی چەندە ئەوە لە گۆڤارێکە لە ڕیزبەندی گۆڤارەکەی هەفتێ هێشتانیش ئیمپاکت فاکتەرەکەی بۆتە 12 ئەوە لە گۆڤارێکە لە ماتماتیکە H ئیندێکس ئیمپاکت فاکتەرەکەی 3 بەڵام دووەم باشترین گۆڤارە لە 350 گۆڤاری ماتماتیک ئەو شتانە هەمووی ئەبێ بکرێت بۆ هەموو توێژێرەی کوردستان ئەو کاتە داتابەیسێکی نیشتیمانیمان ئەبێ ئەتوانین بڵین چێ پێویستی بە یارمەتیە چێ باشترینە چێ خۆی ماندووەکە کام گەنج لەسەر ئەو ترێندەیەکە ببێت بە کۆچەر بیرکار کام پیر بەقەدەر گەنجێک ئیمپاکتی نییە ئەوانە هەمووی داتان ئازیزان لەسەر ئەو ژمارانە وردە بێمە سەر ئەوەی کە چی بکەین بۆ ئەوی سایتیشن وەربگرین ڕاستیەکەی هەندێک جار خەڵک وانی بەداخەوە هەندێک جار وەکو بڵێ ئەوە کەشخەیی بێ کە بڵێن لە گۆڤارێکی نێودەوڵەتی نەخێر گۆڤاری نێودەوڵەتی ئێستا من بەڵێنت ئەدەمێ هەندێک گۆڤاری لۆکالی هەیە لە سوید لە گۆڤارێکی نێودەوڵەتی زەحمەتتر قورستر توێژینەوە بڵاوکاتەوە ینی زۆر زەحمەتە باشە بەڵام کاڵی گۆڤاری نێودەوڵەتی ئەبێت کێشەکەی کە تۆ توێژینەوەی لەسەرەکەی ڕەهندێکی نێودەوڵەتی هەبێ باشە ئەبێت کێشەکە کەسێک لە بەحرێن و لە مصر و لە ئەرجنتین و لە ڤەنزوێلاش گرنگ بوو بایەخی هەبێ بۆیە تۆ هانا بۆ گۆڤارێکی نێودەوڵەتی ئەبەی ئەگەر بۆ هانا بۆ گۆڤارێک بۆیە ئەو کەیسانەی کە لە کوردستان هەمانە ئەتوانین وەکو ئەنەلۆگێک بەکاری بێنی وەکو کەیسێک بەڵام دوایی بە کێشەیەکی گەورەی فراوانی جیهانی بیبەستینەوە بۆی سایتیشن وەربگرین ینی من هەموو جارەڵێن لە کۆنکلوژن کە دێ سەر دەرەنجامەکان مەڵێ لە سۆران ئاوی ژێرزەوی پیس بووە نەخێر کاکە لە کۆنکلوژن کاتی ئەوەیە بە کێشەیەکی نێودەوڵەتی باسی پیسبوونی ژینگە و گەرمبوونەوەی زەوی بکەوە بۆی زانایەکی ئەڵمانی بێ بتوانێ ئاماژە بە توێژینەوەکەت بکە بزانێ ئەو توێژینەوە لیک کراوە لەگەڵ کێشە نێودەوڵەتەکان ئەگەر بمانەوێ ئەبێ ئەو ستایل و فۆرماتە نێودەوڵەتی هەیە تاوان ماوەیەک پێشستا پار من توێژینەوە ئەوەیەکم کرد سیمینارێکم کرد لەسەر چۆنیەتی توێژینەوەی نووسینی توێژینەوەی زانستی بە ستانداردی عالەمی ئێستا زۆر فۆرمات ئەبینم ینی وەکو بڵێ هەر ئەو زانکۆیە یان ئەو قسمی علمیە یان ئەو توێژەرە و پرۆفیسۆری سەرپەرشتیای دکتۆراکی خۆیان فۆرماتێکیان دروست کردووە ئەوەی هەیە لە جیهان سیستەمی ئیمرات بەگشتی introduction materials and method result and discussion دوای conclusionیش باشە ئەوە ئەبێ سیستەمێک بێ بۆی خەڵک بتوانێ بزانێ ئەوە بە سیستەمێکی نێودەوڵەتی توێژینەوەکانت کردووە ینی لە 79ەوە کە American National Standards Institute ئەو فۆرماتێکی ئێستا زۆر لە جیهان باوە ینی ئەگەر materials and methods بتەوێت سەبتایتل هەبێ قەیناکە بەڵام بەگشتی ئەبێ ئەوە فۆرماتەکەت بێ ئەگەر بتەوێ مەقبول بێ لە ئەزانم هەندێک توێژەمان هەیە لەگەڵ ئەو پڕی ڕێزم بۆ ئەزانێ عینادیە ینی نەخێر من ئەو فۆرماتە وایە بەڵام لەسەر مەسلەی تایتل هەتا کۆنکلوژن هەموو جارێڵم توێژینەوەکانت با ئایدنتیتیەکیان هەبێ یعنی پەرش و بڵاو نەبن با فۆکەسیان لەسەر کێشەیەکی گەورەی زەقی گرنگ کە لەسەر تاسەری جیهان بایەخی هەیە باشە وازیش لەوە بێنی ئێستا لە کوردستان باوە هەرڵێن ئەوە زۆر گرنگە کەس توێژینەوەی لەسەر نەکردووە لەوانەیە گرنگ نەبێ بۆیە کەس توێژینەوەی لەسەر نەکردووە ئەبێت تۆ بزانی لە ناو کۆمەڵگەی زانستی خۆت لە ناو ئەو کۆمیونیتی زانستی خۆت لە بواری مێژوو لە بواری زمان لە بواری پەروەردا لە بواری کیمیا فیزیا نۆڵج گاپەکان با بڵین گاپ لە چۆ بۆشایی لە معریفە هەیە تۆ چۆن ئەو بۆشاییە پڕ ئەکەیەوە ئەبێ بەو شێوێ توێژینەوە بکەی و تایتڵەکەت سرنجڕاکێش بێ بووە ئیندێکس کرابێ کە کەسێک لە گوگل ئەگەڕێ بتبینێتەوە
باشە زۆربەی زۆری توێژینەوەکان نابیندرێنەوە لە گوگل و زۆربەی زۆریان هەر تایتلەکە ئەخوێنیەوە باوەڕ بکەن ئازیزان لەگەڵ ئەو پەڕی ڕێز و خۆشەویستیم. بەڵام من زۆر جار تایتل ئەخوێنمەوە ئەزانم ئەوە با بڵین هەستەکەم ئەوە لە تایتلێکی میدل ئیستە ئەگەر لێم قبول بکەن خۆشم بە شانازیەوە خەڵکی ئێرەم و باسی خۆشم پێش خەڵکی ترەکەم. بەڵام لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئوسترال هەر تایتلەکانمانە خوێندنەوە ئەزانن ئەوە تا ئەوێ تایتل باش داڕێژرا بێ سەرنجڕاکێش بێ خەڵک تایتل ئەبێ ڕنگدانەوەی کێشەیەک بێ ینی تایتل بێ ڕنگدانەوەی کێشەیەک بێ لە تایتل بڵێ ئەوە کێشەیەکی معالەجە کردووە کێشەکەش گرینگە نەک بە دیدی تۆ و سوپەرڤایزەرەکەت کێشەکە بایەخی هەیە لە بایەخەکەشی لەوەیە کە تۆ ئەوەندەت لیترچر خوێندوتەوە ئەوەندە ئاگات لە پێشینەی زانستی هەیە لە بوارەکەی خۆت ئەزانی فەراغەکانی معریفە چۆن تایتلەکەت ڕنگدانەوەی ئەوەیە کە توێژەرێک لە فەڕەنسا بزانێت ئەوە تۆ ئاگاداری و ئەوە ئەدرێس ینی باسی شتێکەکەی کە زۆر بایەخە بۆ ئەو زانستە. ینی بۆ نمونە ئەبستراک خەڵک یەکەم زۆر جار لە ئەبستراک ئەخوێنێتەوە باشە زۆر جار ئەبستراک ئەخوێنێتەوە هەیە توێژینەوەکان کە لە کتێبخانەکانە گەڕێن ئێستا هەموو خەڵک مەشغوڵە کەس زۆر خەڵک ینی خوێندنەوە بۆتە شتێک کە خەڵک بەداخەوە خەریکە لی دوورەکەوێتەوە بۆیە توێژینەوەکە یەکسەر چێ پەلاماری کە لە تایتلەکە سەرنجی ڕاکێشای ئەچێتە سەر ئەبستراکت باشە لە ئەبستراک بۆ نمونە لە دوو خەتی یەکەم باگراوندی ئەو کێشەیە چییە پێرپەس کوێشن ینی چییە پرۆبلەم ستەیتمنتەکە کێشەکە چییە ئەیکەی ئەپرۆچەکە چۆن تۆ بۆی ئەچی ئەو چۆن حەلت کردووە یعنی دیسکریپتیڤە کوانتیتیڤە نازانم لە لاب حەلت کردو شتێکت کردووە بەشێکیش لە ریزەڵت بەڵام هەموو ریزەڵتیش نەدا و بایەخی بۆ جیهان چییە باشە ینی ئەبێ ئەبستراکتەکەت شتێک نەبێت لەدایک بووی دەستی خۆت بێ ئەبێ هەوڵ بدەی بەو ستاندەردە جیهانیانە ئیش بکەی کە هەیە باشە و ئەو شەی ئەوە کە باس ئەەکەم ئەو زمانە ئەکادیمیەی کە نووسراوەتەوە باشە زمانێکی ئەکادمی نەبێ خۆمان دامان هێنابێ بۆ نمونە ینی قەیناکە بە شێوازی خۆت ئەنووسیەوە بەڵام ئەو ئەکسپرێشنانە ئەبێ بزانی بۆ نمونە هەموو خەڵکەڵێ these results indicate that باشانی شتێکی سەحراوی دروست مەکە تۆ ئەڵێ ئەو ئەنجامانە ئەو شتە ئەبەخش ئەو شتە پیشان ئەدا باشە ینی هەندێک کۆمەڵێک ئەوە باسی پێشەشێکە باسی هەزاران دەستەواژە و ئیدیۆمی زۆر گرنگ هەیە و ینی بە ئەکسپرێشنی زانستی ئەکادمی زۆر گرنگ هەیە ئەبێ وەکو کەسێکی زانست خواست بتوانی بەکاریان بێنی و تێشی بگەی و من دژمنی ئەوەمە کە بین سوفتوێر بەکاربێنین بۆی پارافرەیزینمان بۆ بکات جوملەی خەڵکی ترمان بۆ بکاتەوە جوملەی تر بە واستەی کۆمپیوتەر شتانە ئەبێ خۆمان هەوڵ بدەین لە زمان شارەزابین و کتێب بخوێنینەوە بە بڕای من ئەو کەسەی کە خراپ ئەنووسێ ئەو کەسەیە کە ناخوێنێتەوە زۆر ئەو کەسانەی کە باش ئەنووسن ئەوانە خوێنەری زۆر باشن ئەیتر شێوازەکانی ئەی بزانە لە جیهان بۆ توێژینەوە ڕەت ئەکرێتەوە ئۆریجینالیتی ئەوەی هەموو جارێ ئەڵین ینی ئەسیل نییە شتێکی نوێ نییە کۆنتێکستەکەی بۆ نمونە ئەڵێم لە کۆنتێکستێکی نێودەوڵەتی شتەکەت دانەناوە باشە سامپل ئەنی هەیە باسی کۆنکلوژنی زۆر گەورەکە باسی 5 سامپلی کردووە قسەی لەگەڵ 5 کەس کردووە ئەوێ بەسەر هەموو میلەتی کورد بیکاتە دیادەوەڵە 5 کەس وایوت لەوانەیە بۆ پێویست بە 50,000 کەس سامپل هەبێ هەیە توێژینەوە کە ژمارەی تێدا نییە حتا لە دراساتی ئینسانیش ژمارە ئامار زۆر گرینگە فیگەر جوان کێشرا بێ و دەلالەتی باشی هەبێ و هەندێک جاریش بۆ نمونە نیە پڕی بکەی لە ژمارە کابرا تەماشای ئەو هاوچێشانە ئاکا و ئەو هەموو ژمارانە یەکسەر لەبەری هەڵدێ ئەوەش باش نیە ینی هاوسەنجیەک هەبێ لە بینی ژمارە و لە بینی تێکس و زۆر جاریش کە ئەینێرین بۆ گۆڤار باشە هەر نشمان خوێندێتەوە باوڵین لە گۆڤارەکە نووسراوە هەندێک ئینسترکشن هەیە هەندێک ڕێنمایی هەیە بۆ نووسەر ئەوانەمان هەر هیچ تەماشا نەکردووە ریفرەنسەکانمان بە کەیفی خۆمان نووسی و جارێک ساڵمان هێناوەتە پێش ناوی خێزان جارێک ناوی خێزانمان بردو جارێک بە کەیف فۆن ئیتالیکمان بەکارێناوە تێکستەکەمان خوار کردەوە ئەوانە هەمووی ئەوەن کە نەخوێندرێتەوە ئەگەر بڵاویشی کێوە
خەڵک ئاماژەی پێ نادێت خەڵک زۆر لای گرنگە توێژەرەکان ئەگەڕێن بۆشتی ئەسیلی باش بۆیە باوەڕتان هەبێ ئازیزان ینی ئێمە بەشێکی بووینەتە قوربانی کە خەڵک تەماشاکە زانکۆیەکەمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەداخەکی گرانەوە بەداخێکی گەورە ئاماژەمان پێنادەن ینی ئاماژان پێدادن چونکە هەر چۆنێک بێ ناوبانگێکی ئەوها ئەکادمی باشمان پەیدا نەکردووە ئەزانم لێرە و لەوێ خەڵکی زۆر باش هەیە و لە زانایەکانوانە بەڵام وەکو کەلتوری توێژینەوە وڵاتی ئێمە ناوی نەلچێندراوە بۆ توێژینەوە و ئەوەشەوە بڵین هەندێک جا توێژینەوە پڕێزی لە کورت کراوە دوا ئەزانی ئەنیوا مەزانە کە توێ شتێک ئەنووسی لە بەرەوەی اختصاصی تۆیە ئەبێ دایمەن بە شێوازێکی وا بنووسی کە بزانی کە خوێنەر ئەو زانیاریانەی نییە کە تۆ باسیەکەی ئەوەش هەندێک با بڵین یەک دو سلایدە من قەرزم کردووە لە توانی بچیتەوە شای سلایدەکە پرزنتیشنەکان بکەی بە تەواوی بەڵام هەوڵ بدەی کە توێژینەوە ئەنووسی بە شێوەیەکی مشەوەق بنووسی نەک بە شێوەیەکی ئیزعاج و بێزار کرد بزانە ئەو یەکێک لە هەرە شتە گرنگەکان کە من پێم وایە لە کوردستان بایەخمان کەم پێداوە زۆر شارەزانین لەوەی نووسینی ئینترۆدەکشنە ئازیزان ئینترۆدەکشن مارکتینگێکە چۆن تۆ بە خوێنەر ئەڵەی وەرە من بۆشاییم دیتۆتەوە لە ناو مەعریفە و ئاگاشم لەو توێژینوانەیە هەیە کە لەو 50 ساڵی ڕابردوو ڕووی کراوە و ئاگام لەو 10 ساڵی ئێستاش هەیە بەڵام من کلێنێکی گرنگم دیتەوە لەو معریفەیە کلێنێکی هەیە من پڕەکە بزانە ئەو برادرە ئەڵێ ڕستی یەکەم دوو ڕستی یەکەم هوک وەکو قولابە یعنی چۆن ماسی ئەوەی پێوە هەیە ئەوەی کە ئەو بایتەکەی پێەکەن بۆی بێ سەر قولابەکە پارچە گۆشتێکی پێەکەن بۆی ماسی بۆی بێ ئەبێ ئەو هەوڵ بدەی خوێنە ڕاکێشێ دوو خەتەکەی یەکەم زۆر گرنگە جا دوایی باکگراوندی کێشەکە جا دوایی لەسەر مەسەلەی ریسێرچ توێژینەوەی پێشترکە چی هەیە بۆی بزانی یەک توێژینەوە بێنە لە ئەڵمانیا لە فەڕەنسا لە دنیا بزانە چەند توێژینەوەیەک بێنە کە لەو مۆزوع و ئاگاش لێبێ لە خەتە سوورەکەی لەسەرەوە لە تایتلەوە هەتا کۆنکلوژن لە خەتە سوورەکە زۆر لامەدا زۆر پەرش بڵاوکەی تۆ ئەوڕۆ باسی یەک بابەتی تایبەت ئەەکەی باشە جا دوایی پرۆپۆز یانی تۆ چەند چارەسەرێکی پێشنیار کردووە بۆ ئەو کێشەیە کە هەیە جا ئینترۆدەکشن زۆر گرینگە کە بۆ ئەوی بتانی ینی خەڵکێ باوەڕم پێ بکەن تەماشای ئینترۆدەکشنەکە ئەزانێ باسی چیت کردووە و تۆش ناوبان جێکت هەیە ناچێتە سەر دەستکەشتنیش ئاماژت پێەکە لە سایتیشن کە من پێم باش نیە بەڵام ئەو هایە کە تەماشاکە تۆ ئینترۆدەکشنەکە دوایە و باسی ئەو مۆزوعات کردووە کابراش دێ لە توێژینەوەکانی خۆی ئەڵێ فلانکەس و فلانکەس و فلانکەسیش ئەو توێژینەوەیانیان کرد بۆیە ئینترۆدەکشن زۆر گرینگە ئەبێ لە وێنەیەکی گەورەوە دەست پێ بکەین باشە وردە بچوکی کەینەوە بینەوە سەر باسەکەی خۆمان هەموو کات لەومان لە خەیاڵ بیان بەسەری ئەوش نییە نابێت درێژ دادەڕبین لە توێژینەوەی زانستیانی باشترین توێژینەوە ئێوەیە کە بە چەند وشەیەکی کەم زۆرترین معریفە بدا ئەوە باشترین شێوازی نووسینە و لە گۆڤارەکانیش کە لە دوای ئەگەڕین باشە کە لە دوای ئەگەڕین وەکو من ئێستا توانم وەکو ئەدیتەر وەکو سەرنووسەری با بڵین میوان لە دوو دەستگای چاپی نێودەوڵەتی کە با بڵین ئیشم کردو و هاوکاریان بوومە سەرنووسەرەکان لە سکۆپ ئەگەڕێن باشە تۆشاکەن یەکەم جار پێش ئەوەی توێژینەوە بنێرن بۆ ڕیڤیو ئەیدەنە لەسەر مێزی ئەدیتەری داهێن سەرنووسەر تەماشای ئەو چوار خاڵاکە باشە ئایا سکۆپ ئایا ئەو باسی کە باس کراوەش لەو گۆڤارە بۆ ئەو گۆڤارە کۆمپاتبڵە یعنی گونجاوە بۆ ئەو گۆڤارە باشە و ئایا داتای نوێی تێدایە نۆڤڵەتی ئەو لای خۆیان نازم ئەڵێن ئەسیلاتێ داتای نوێ تێدا یانە ریڤیو پەیپەرێکە و ئەوانە کوالیتی داتایەکان چۆنە دەیتایەکان کوالیتیان چۆنە ینی ئایا کە باسی تاقیگەیەک ئەەکەی نووسیوتە چۆن کالیبریشن کراوە چۆن ئامێرەکان کۆنتترۆل کراون کە باسی دیراساتی ئینسانیەکەی باسیەوەکەی کە چۆن ئاوتلایر و ئەوانی کە لە ترێندەکە لا ئەدەن و چۆن باڵێن تەکنیکی ستاتستیکی بەکارێناوە بۆی کوالیتی داتایەکە گرنگەوە سیگنیفیکانسیش بۆ نمونە ینی ئایا ئەوەندە پڕبایەخە کە خوێنەر بخوێنێتەوە ینی بایەخی هەیە
لە سەرتاسەری جیهان باەخی هەیە ئەو توێژینەوەت ئازیزان 3 دانە لەوە لە ئینترۆدەکشنە 3 دانە لە سکۆپ و نۆڤەلیتی و سیگنیفیکەنس ئەتوانی لە ئینترۆدەکشن باسی بکەیت ینی کوالیتی ئەوەی کە باسی مختبەرەکەتەکەی کە چۆنە ئەوە ناتوانین لە ئینترۆدەکشن باز ناکەی دایمەن دێ سەر مێتۆدۆلۆژی لەوێ لە مێتۆد باسەکەی بەڵام لە هەر سێکی بۆیە بێ زۆر گرنگی بە ئینترۆدەکشن بدەین ئینترۆدەکشنی باش بنووسین سایتەیشنی زۆر باشمان بۆ دێ زۆر کەس هەیە یعنی باس بکرد تایتڵ دەستپێکە کە ئینترۆدەکشنەکەت بخوێنێتەوە کە ئەبستراکتەکەت بخوێنێتەوە ئەبستراک بڕیارەدا ئینترۆدەکشن بخوێنێتەوە لە ئینترۆدەکشن بڕیار ئەدا سایتەیشن بۆ بکە باشە ئیتر ئەوە چەند کۆنکلوژنێکە چەند دەرەنجامێکە زۆر 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 ئەو باسە زۆر هەڵەگرێ باشە بەڵام بۆی دەرفەت بێڵینەوە بۆ پرسیار و بۆ وەڵام و بۆ فیدباک بۆ هەموو شتێک ئەبێ لەمە دوا بە بڕوای من هەمومان پێکەوە هەوڵ بدەین مەسلەی ئیمپاکت فاکتەر زیاتر کە ئەپرسین ئیمپاکت فاکتەری چییە ئەومان لە خەیاڵ بێ ئێمە جۆرنال ڕانک ڕیزبەندی گۆڤارەکەشمان لای گرنگە باشە ئایا تۆ کەسێکی لە بواری کیمیا کە ئەڵەی من لە ئیمپاکت فاکتەرەکەم 12ەیە بەڕاستی گۆڤارەکە ژمارە یەکە ئەگەر من لە ژمارەیەک بڵاوم کردبێتەوە منیش ژمارەیەک ینی لەو ماوەیەک پێش ئێستا وتارێکم بڵاو کردەوە بە زمانی کوردی لە سەر وێب پیجەکەم هەیە ینی تۆزێکەوە بوو نووسیم کەو ئەو کەوەیە بەرامبەر کەو بخوێنێ من ئەمەوێ بەرامبەر زەوی ناسێک قسە بکەم و بەراورد بکرێم ئەویش ئەو هاوچێشەیەی کە باسم کرد ئەتوان ڕاستکەی جەنابەت مێژوو نووسی ئەبێ لەگەڵ مێژوو نووسێک بەراورد بکەیت بۆ بێ لەگەڵ پزیشتێک بەراورد بکرێت کەسێکی فیزیا ئەوە لایانی بەرپرس تاوانە تۆ بێ کیمیا و فیزیا و بایۆلۆجی و ماتماتیک هەمویان بکێ یەک خانە و دانێ و 5-6 کەس بێنی بڵێ ئەوە باشترینە و بێ ئەوەی ئاگات لەوە بێ من پرتەقاڵم من سێونیم من جیاوازم من شتێکی ترم من لە خێزانێک هاتووم 100,000 کەسین توێژینەوەکەین تۆ لە خێزانێک هاتووی 25 میلیۆن کەسن ئەبێ ئەوانە زۆر زۆر گرنگ بێ لەمە دووە زۆر وێبسایت هەیە باسی ئیمپاکت فاکتەر ئەکەن ئەبێ لێیان دووربین ئیمپاکت فاکتەر وێب ئۆف ساینس کلاریڤیت بڵاوی ئەکاتەوە یعنی هەتا داتایەکە شێر ناکە لەگەڵ خەڵک بۆی ئێستا سکۆپەس و ئەوانە هاتوون سایت سکۆر و ئەوانیان پەیدا کردووە بۆی پێوەری خۆیان هەبێت فشارێکی زۆر ئەخەنە سەر وێب ئۆف ساینس ئەڵێن ئەبێت داتایەکەمان بدەیە بزانین ئێچ ئیندێکس و بزانین ئیمپاکت فاکتەر چۆن ئەوواکە ئەمانەیە خۆمان ڤێریفیکیشن بکەین خۆمان پاسادان بۆ داتایەکەت بکەین هەتا ئێستا داتایەکان شێر نەکراوە ئەوان بەس ریپۆرتێک بڵاوەکەنەوە فلان گۆڤارەکە خۆیان داتەبەیسەکان گۆڤارەکان خێزانی داتابەیسەکەی خۆیانن نزیکی 14-15,000 گۆڤاریان هەیە ئەوانە 2 ساڵ جارێک دێن ئیمپاکت فاکتەرەکەن و ریپۆرتێکەکەن و ئەیدەنە زانکۆیەکان بەڵام ئێستا خەڵکی تر هاتووە ئەڵێن ئەمێ داتایەکە ببینین و بزانین داتایەکە چۆن پاسادانەکەن و هەروەها ئێچ ئیندێکس ئەبێ ئەوە بکەی ئێچ ئیندێکسی کەسێک ئێچ ئیندێکسی لەوانەیە کەسێک لە ماتماتیک ئێچ ئیندێکسی هەبێ بەرامبەر 15 ئێچ ئیندێکسەکە یەکێک لە بوارێکی پزیشکی هەبێ ئەوە لەوانەیە زیاتریش باشە و ئازیزان مەسلەی ئەوەی کە ئەوە بەداخەوە ینی ئەبێ گۆڤارەکە باش بێ ئیمپاکت فاکتەری بەرز بێ چونکە بۆ زانکۆ باشەکان کە ئەچن پارە ئەدەن ملیۆنەها دۆلار خرج ئەکەن بۆی سەبسکرایب بکەن و گۆڤار وەربگرن گۆڤار بتوان ئەکسسیان هەبێ بۆ گۆڤارەکان ئەچن لە گۆڤارە ئیمپاکت فاکتەرە بەرزەکانەوە دەست پێەکەن باشە کەسێک ئیمپاکت فاکتەری نزم بێ ناتواندرێ زانکۆیەکان زۆر ناچن بە دوای بکەون کە بە دواشی نەکردن ئەو توێژەرە لە ئەڵمانیا و لە فەڕەنسا ئەکسسی نابێ بۆی کە ئەکسسیشی نەبێ بۆی تۆ سایت ناکرێی بۆیە ئەبێ هەوڵ بدەی بچێنە ئەو گۆڤارانەی کە لە بەردەستی توێژەران لە سەرتاسەری جیهان بۆی بتوان سایتیشنیان هەبێ و ئێستا ئەی بڵین گرنگترین خاڵ بەیتی قەسیدی ئەو پرزنتیشنە من ئەڵێم ئێچ ئیندێکس لەگەڵ تەمەنی ئەکادمی لەگەڵ ریزبەندی گۆڤار لە ناو خانەوادەی زانستەکەی خۆت ئەبێ ئەو سێ خاڵە پێکەوە لێک دەین نەک هەر بڵین ئێچ ئیندێکس چەندە و ئیمپاکت فاکتەر چەندە و خەڵک دانیشین تەسدیق بکەین
زۆر سپاسدانەکەم هیوادارم خۆش هەندێکە ببینێت بۆ توێژ بۆ گفتوگۆ لەگەڵ ئێوەی ئازیز سپاسدانەکەم دەست خۆش کە دکتۆر هاوڕێ بەنسووربەک بەڕاستی زانیاری و بابەتەکە زۆر هەڵدەگرێ ڕەنگە وەبینارێکی با بڵێن ئەوەندە 50 دقەیی بۆ هەموو لایەنەکانی ئەو بابەتە بەس نەبێت چونکە هەر بەشێک لەو بەشانەی کە باست کرد ڕەنگە وەبیناری تایبەت و تەنانەت وەرکشۆپیشی دەوێت من بۆ خۆم زۆر سوودم لێ وەرگرت زۆر سوپاس دەکەم دڵنیام بەشداربوانیش ڕەنگە پرسیاریان لەلا دروست بووە بەڵام سوودێکی زۆری هەبوو بۆ ئەوانەی کە لەگەڵمان بوو بۆ ئەوانەی لەگەڵیشمان نەبوون ئێمە دواتر لینکی تۆمارەکە دادنێن بۆ ئەوی سەیری بکەنەوە جەنابەت مەجموعە خاڵێکی زۆر گرنگت باس کرد ئەوە دەکرێت وەکو ڕاستپاردە بدرێتە زانکۆکان کە پێویستە هەموو مامۆستایان و توێژەران بەرچاویان ڕوون بێت لەوەی کە داوا کراوە لەو ترندە جیهانیانەی کە توێژینەوەی تێدا ئەنجام دەدرێت بەڕاستی من ئەوە بە ئەرچی زانکۆ وەزارەت بەگشتی بەڵام زانکۆکان بە تایبەتی و هەروە سنتەری توێژینەوە بە سوپاسەوە دەستی داوەتە چاڵاچی چەند وەرکشۆپێک و چەند وێبینارێکی ڕێکخستۆ من ئاگادارم هیوادارم ئەوانەش بخاتە تەوەری کارەکانی و داوا لە زانکۆکانیش دەکەین گرنگی زۆر بەو بابەتانە بدەن بە تایبەتی بۆ مامۆستایان بۆ توێژەران بۆ قوتابیانی خوێندنی باڵا تاکو بەو ڕێچکانەدا ئاشنا بن و هەروە سوودیش لەو ئەزمونانە وەربگرن بەڕێزان ئەوە نییە کە یەکێک گەیشتە پلەیەکی دیاریکرا و تەواو پێویستی بە ڕاهێنان و پێویستی بە خوێندنەوەنی هەموو توێژەرێک لە هەر پلە و پایەک بێ پێویستی بە ڕاهێنان و بە ئەپدەیتکردنی زانیاری هەیە بە دڵنیاییەوە چونکە توێژینەوەش وەکو هەر بوارێکی تر وەکو هەر تەوەرێکی تر گۆڕانکاری بەسەردادێ ئەوەی لە ساڵانی هەفتایەکان توێژینەوەیکی باش بووە ڕەنگ نیە ئێستا توێژینەوەی باش بێت ئەوەی لە هەشتایەکان توێژەرێکی باش بووە ڕەنگە نەتوانێت توێژینەوەیەک بە پێوە و ستاندەرەکانی ئێستا ئەنجام بدە بۆیە ئەو ئەپدەیتکردنەوە و ئەو ڕاهێنان و وەرکشۆپانەی کە پێویستن بەڕای من ئەوە دەوری زانکۆ و سنتەرەکانی توێژینەوەیە کە پۆلی لێ هەڵماڵن و باسی بکەن خاڵێکی ترکە زۆر گرنگە و جەنابشت ئاماژەت پێدا بە سەریعی مەسەلەی بابەتە بواری مرۆڤایەتی و بواری زانستە کۆمەڵایەتیەکانە کە تا حدێکی زۆر زۆر مەغدورن لەو بوارە چونکە وەکو هەموو بوارەکانی تر ئەوە دەبینی لە ناو زانستەکان چەند جیاوازی هەیە لە نێوان ئیمپاکت فاکتەر و ئەچندێکس و سایتیشن و بوارەکانی بڵاوکردنەوە کە لە هەر گۆڤارێک لە هەر بوارێک ڕەنگە نێزیکەی 100 تا 200 گۆڤاری ئاسپەرس هەیە بەڵام ئەگەر زانستە کۆمەڵایەتیەکان یان زانستە مرۆڤایەتیەکان مرۆڤیەکان یان هونەریەکان وەربگری ئەوانە ڕەنگە بە پەنجەی دەستیش نەژمێردرێن بۆیە ناکرێ وەکوتت سێ و پرتەقاڵەکە و یەک تەمەشا بکرێت دەبێت جیاکاری هەبێت دەبێت جیاوازی هەبێت دەبێت پێوەەر هەبێت بۆ هەر بوارێک و بۆ هەر پسپۆڕیەک ئەوەش بەڕاستی بۆ بەرچاوڕوونی وەزارەت و بۆ بەرچاوڕوونی ئەوانەی کە لەسەر کۆکردنەوەی خاڵەکان و لەسەر چۆنێتی ئەژمارکردنی ئیمپاکت فاکتەر یان هەڵسەنگاندنی گۆڤارەکان کار دەکەن خاڵێکی تری گرنگ ئەوەیە تۆ خەلەلێکت دەستنیشان کرد کە زۆر گەورەی حەقوایە زانکۆکان و وەزارەتیش ئیشی لەسەر بکەن ئەویش پشتبەستنە بە 2 تا 3 توێژەر بۆ بەرزکردنەوەی ئاست و ڕانکی زانکۆیەک وەکو تیبێکی تۆپی پێ ئەگەر یەک لاعیبی باشی هەبێ ئەگەر هەر ئەو کارت لە ئەو لاعیبە یان تیمەکەی بەجێهێشت یان خوا نەخواستە تووشی پێکان هات ئەوە ڕەنگە ئەو تیمێ دەستەوەستان و وەکوێ قاچێکی بچێ لەسەر خۆی ناتوانێت بۆستێ بۆ توێژینەوەش زانکۆکان پێویستە هەرگیز پشت بە 2 توێژەر و 3 توێژەر نەبەستن بەڵکو تیمی توێژینەوە دروست بکەن هان بدەن ئەو 2-3 توێژەرە باشەی کە هەیەە خول بکەنەوە ڕاهێنان بە مەجموعەیەک توێژەری گەنج بکەن بۆ ئەوەی ئەوانش ببنە شوێنگرەوەی ئەوانیان ببنە هاوکار و پاڵپشتی ئەوان من دووبارە زۆر سوپاس دەکەم بە پرسیاری بەڕێزان وەربگرین بەو کاتێک کە ماوە مامۆستا ئەمیر ڕەشید دەستی بەرز کردێتەوە فەرموو مامۆستا ئەمیر ڕەشید مایکەکەت بکەوە فەرمووەگەر تکایە بۆی هاوکاری یەکتر بکەین با پرسیارەکانمان کورت و پوخت بن فەرموو کاک ئەمیر دەتوانی مایکەکەت بکەیەوە ڕێگەمان پێدای فەرموو زۆر باشە دەستان خۆش بێ سپاسانەکەم سپاسی دکتۆر هاوڕێیەکەم بەڕاستی
بابەتەکەی نایاب بوو من وەڵا دووسێم هینم هەیە ینی دکتۆر بابەتێکی وروژان بەنسبەت ئەو جۆرناڵانی کێن پاکفاکتەریان بەرزەوانی کێن پاکفاکتەریان بەرز نییە بە پێی دۆمێنەکان تەمان من 100% هاوڕام لەگەڵی ئەوەش ئەتوانێت زانکۆی بۆ نمونە وەزارەتی خوێندنی باڵا پێوەردانێ بۆ ئەمانە ئێمە سێمە لە کاتی تەرقیاتە ئەومانەیە ئەڵێ گەر پاکفاکتەری یەک بوو هەڵسەنگاندنی بۆ ناتوێت من پێم باشە ینی بۆ نمونە وەزارەتی خوێندنی باڵا پاکفاکتەریەکەش گۆڕانکاریەکی تیاکە ینی بەڕاستی جێداکە بۆ نمونە ئەو پێپەرانی کە لە بواری ماتماتیکان خۆمان نەزانین وەکو بەڕێز دکتۆر ئاماژەتیە ئەوانەی کە پاکفاکتەری بواری ماتماتیکن پاکفاکتەریان کەمە بۆ نمونە 0.2 0.3 یاچێتە 1 2 3 بەڵام بوارە پزیشکیەکان لە یەکەوە دەست پێکات جاری وایە بەرزترین پاکفاکتەرین ساڵکە هەیە بۆ 580 جۆرناڵێکی کانسەر جۆرناڵ اینجا دوایەوە هاتوۆتە سەر 200 هەیەتە سەر 100 هەیەتە سەر 20 هەیەتە سەر 10 یعنی ئەمانە پۆلیان کرێن بۆ تەرقیات بۆ هەموو ئاستەکان بۆ نمونە کێکیڵێن پاکفاکتەرم یەکە بڵێ لە چ جۆرناڵێکان نەشر کردووە ئایا ماتماتیکە ئەگەر ماتماتیک بوو حسابێکی تایبەتی بۆ بکرێ ئەگەر کۆمپیوتەر بۆ حسابێکی تری بۆ بکرێ ئەگەر ژیۆلۆژی بۆ حسابێکی تری بۆ بکرێ یعنی ئەمانە هەمووی بە پێی پۆلیان دابنرێن زۆر باشە و خاڵێکی تر کە لێرە ئاماژەی پێدا ئەویش بابەتی سایتیشنەکان بوو بۆ نمونە گوگل سکۆلەر ڕاستە وایە گوگل سکۆلەر هەر شتێک بنووسیەوە بە سایتیشن سێبیەکە بەڵام لە هەمان کاتشار ڕسێرچگەیتمانەیە ئەو سێڵ سایتیشن سێب ناکە و ئەو سایتیشنانی کە تایبەتن بە سکۆپەس بالفعل ئەمە لەوانەیە نوێ بێ بۆ ئێمە بۆ جیلی ئێمە بۆ نمونە کابرا پاکفاکتەری 2000 بەڵام پێێتە سەر سکۆپەس سەیرەکان سایتیشنی 2000 کەێتە سەر سکۆپەس سایتیشنی سکۆپەسی ئەبێ بە 50 دروستە وایە بەڵام ئەمە ئەبێت چی بکرێ یا لە پابلنس ئێستا خۆمان نەزانین هەمووی 2 ساڵە پابلنس هین بووە مامۆستاکانی ئێمە احتیمامی پێێن و ئاماژەی پێیان لەوانەیە ئەو مامۆستایە درەن ئەکاونتی دروست کرد بێ لە پاپلنسا یا درەن ئەکاونتی دروست کرد بێ لە سکۆپەسە ئەمانەش ئەتوانێت هەمووی بە پێوەرێک یان ئاماژەیەکی پێ بدرێت ئێمە ئێستا پێویستمان بۆی لەم حاڵەتە کە مامۆستاکانی زانکۆ ئاگادار بکرێنەوە بۆ نمونە بڵێن ئەم ئەکاونتانەش هەیە پێویستە مامۆستای زانکۆ احتیمام بەمە بە نەگەر احتیمام بۆ با بڵێ لە گوگل سکۆلەر من سایتیشنم 1000 یا 2000 یا 30,000 ینی دەست خۆش بێت جانبە جیاب کرێتەوە لە مەیتریان یعنی ئیتر فۆکەس بکرێتە سەر چی سەر سایتیشنی سکۆپەس خۆی ئەکاونتێکی هەبێ لەویە یان سایتیشنی پابلنس خۆی ئەکاونتە دروستەکە بە ئیمێلی زانکۆی ترێتێتە ناوی خۆی سایتیشنی بۆکە ئێسیندێکسی بۆ حسابەکە چەند پابلیکیشن هەیە چەند ریڤیو هەیە ئەمە نابێ وەشمان بیر بچێ ئەمە مامۆستای باشمانەیە کە هەمووی ریڤیوەرە ئەمانەش هەمووی پێوەریکردن لەگەڵ بۆ بەرزکردنەوەی ئاسیەکانی خۆش بێ مامۆستا ئامیر زۆر سپاس بۆ بەشداریت سپاس دەکەین مامۆستا دلێر عەلی حەمەد مامۆستا دلێر فەرموو دکتۆر هاوڕێ زۆر سپاس بابەتێکی یەکجار باس کرد دەست خۆش بێ وەڵام سێ پرسیارم هەیە دکتۆر جان پرسیارێکم ئەوەیە هاوڕێگە پرسیارەکان لای خۆت بنووسی ڕەنگە دووسێکی وەردەگرین ئەوجا پرسیارەکان وەڵام بدەیەوە باش دکتۆر جان ئەمە لە بیدایەتەوە بەڕاستی فێری نووسین نەکرایە مثلا لە ئیبتیداییەوە ئەمە لە زانکۆیەکانی کوردستان خوێندومەوە و لە زانکۆیەکانی کوردستان هەم لە ئیبتیدایی و هەم لە زانکۆش خوێندومانە قەت بابەتێک نەبوو بۆ فێری ئەومان بکەم بتوانین بەڕەوانی بنووسین کاتی خۆی داڕشتنمان هەبوو داڕشتنی مامۆستایەکدا دەیگو شتێک بنووسن چ بکرێ باشە چ پێویستە بۆی وا بکەین لە داهاتوودا ڕیسێرچەر و نووسەری باشمان بۆ دروست بێ پرسیارێکم پرسیاری دووەم بابەتێک حەزم لێ بوو باسی بکەی ئەویش دیار و باس نەکرا هیوادارم دەرفەتێکی تر باسی بکەی گرنگی ئەو لێکۆڵینەوە و ئەو ئەبحاسانەی کە باسی دووبارەکردنەوەی ریپێتیشن دەکا زانایەک شتێک بڵاو دەکاتەوە ئایا ئەو شتە دەبێتە عیلم یانەوە بەس ریپۆرتێکە و بڵاو کراوەتەوە گرنگی ئەوانە چیە چۆن کردیت بۆ کەسانە بدەین کە ئیشەکانی خەڵکیتر دووبارە دەکەنەوە بزان ئایا نەتیجانە دروستن یان نا پرسیاری سێمیشم دکتۆر جان باسی ئەوەیە ئەو هەموو معلوماتە زۆرەی جەنابەت ئەو شەو باست کرد ئالانی پەیوەندیدار ئەو شتانە دەزانێ گەشتۆتە دەستیان چ کراوە لە ڕۆشنای ئەو زانیارانەی کە جەنابەت باسی دەکەی
یان چ نەکراوە بۆ نەکراوە. زۆر سپاس. دەستخۆش مامۆستا درێر، زۆر سپاس. مامۆستا شکۆفە لە چاتەکە نووسیتی دەڵێ من اختصاصم ڕێگەکانی وانەوتنەوەیە، زۆر زەحمەتە دۆزینەوەی گۆبارێکی ئیمپاکت فاکتەر بۆ توێژنەوەی کە بە زمانی عەرەبی بێ. ئایا چارەسەرمان چییە؟ چ بکەینەوە؟ دکتۆر هاوڕێ گەرە پرسیارە نەجواب دێت، دوای ئەگەری تر هەبوو مەجالیان بدەین. فەرموو. کاک دکتۆر هاوڕێ. کاک توێرجان بەس بێ زەحمەت سێم ئەو مامۆستا بەڕێزە چێ بوو سێم؟ سێم مامۆستا شکۆفە لە چات بۆکس نووسیتی باسی ئەوەی دەرە پسپۆڕیم ڕێگەکانی وانەوتنەوەیە. زۆر زەحمەتە توێژینەوەکانیان بە زمانی عەرەبی دەنووسن، لەبە زۆر زەحمەتە بتوانین گۆڤارێک ببینەوە کە ئیمپاکت فاکتەری هەبێت. چ بکەین باشە؟ دەڵێ پرۆفسۆرەکانشمان هەر کە لەیان دەپرسین دەرێ دەبێت بە زمانی ئینگلیزی بنووسن ئەو کاتە. زۆر سپاس. دەستخۆش کاک ئەمیر یەکەم جار. مامۆستا ئەمیر، دکتۆر ئەمیر، مامۆستا ئەمیر ببورن ئەگەر کەسێک دکتۆر نەبی پێی دەڵێم دکتۆر یان وەڵاهی ناوەکانەوە دەرچووە بەژوو خۆی دەخینەوە. هەموویان دکتۆرن لای من بەڕێز و خۆشەویستن. مەسەلەی ئیمپاکت فاکتەر لە ماتماتیکی ژمارە کاک دکتۆر باوەڕ دەکەی ئەمن لە هەندێک لێژنەوە شت بووم باوەڕ دەکەی باسی ئەوە یەکەم جار باسی خانی هەندێک کەس کە شارەزای نییە بەداخەوە دەچنە لێژنەکانی ژیانی وە دەبی بەڕاستی بە ئەمە دەمانوێت ئاراستەیەک چاک بکەینەوە، دەمانوێت دەست پەنجە لەسەر برینەکان دابنین هەمومان پێکەوە هەمومان بەرپرسین لە کەم و کورتەکان باشە. بەڵام لێژنە هەبوو مامۆستای بەڕێز هەبوو لە زانکۆیەک نادرا بوو پێداگیری دەکرد دەبی ئیمپاکت فاکتەر لە چار کەمتر نەبی، ینی باوەڕ بکەی باوەڕ بەخۆشی لەویش لە دوای کە لی دەکۆڵیەوە لە سکۆپەس ئەو بەخۆ یەک پێپەریشی نیە لە ئیمپاکت فاکتەر پرۆفیسۆریشە باشە. ینی ئەوە کێشەیەکی گەورەیە کە خەڵک لە ئیمپاکت فاکتەر تێناگا. ئیمپاکت فاکتەری ماتماتیک کۆمە 0.5 ئیمپاکت فاکتەری ماتماتیک لۆی هەیە 5 ئیمپاکت فاکتەری 5 دیسپلینی دیکەبی ئەگەر بێت و ڕانکینگی جۆرنالەکان حساب بکەیت. و ئەوڕۆ نەمی زۆر سەرتانێشێن چەندین بەڵگە و داتا و شتم لایە کە کاریگەری توێژینەوەی پیشان دەدا کە ئیمپاکت فاکتەرەکەی نیوە بەرامبەر بەڵام کەسێکی دیکە کە لە جێگایەک وڵای کردەوە ئیمپاکت فاکتەرەکەی دەیە نیوەکە زۆر کاریگەری دروست کردیا. ئەو باسی ئەو زیاتر باسی ئەوانم کرد کە ئەو سێ ڕێگایی بەسەی براتوانە لە بەچ شێوازێک دەتوانن کوانتیفیکیشن بکەن، ینی بە شێوەیەکی ژمارە پیشان بدەن کاریگەری توێژینەوەکان چییە باشە. ئەوانم پیشاندا ینی دەتوانین هەتا ئێستا مەسلەی ئەو پرزنتیشن لە چ هات دەمێت پێتان بڵێم ئازیزان ئێستا داتابیسە نێو دەوڵەتەکان و ئەو ئەلگۆریتم و ئەو با بڵێن کراولەرەی کە لە جیهان هەیە دێنە ناو داتابیسەکان و شیکردنەوە لە بۆ گۆڤارەکان دەکەن، ینی یەک بە یەک توێژەر بە توێژەر هەڵسەنگاندۆ دەکەن. هەتا ئەگەر لە ناو نەیچەریش بڵاوت کردبیتەوە دێن بزانن کاریگەری تو چ بۆ لەسەر نەیچەر باشە توێژەری چەندەم بووی وە چت نووسیە و چت کردیا. لەبەر ئەوە ئەمن هاوڕامە باشە. گوگل سکالەر دەزانی چێ گوگل سکالەر زۆر باشە وەکو دەستپێک تەمەشایەکی بکەی بزانی ئەو مامۆستا بەڕێزە چەند توێژینەوەی هەیە لە چۆ بڵاوی کردێتەوە ئەوانە زۆر باشن. گوگل سکالەر باشە وە تەمەشاکەی بزانی ئۆکێ ژمارەی سایتێشنەکانی چەندە چونکە هەموو کەسنا هەندێک کەس هەیە ژمارەی سایتێشنەکانی لە گوگل سکالەریش نزیکە لە داتابیسەکانی دیکە باشە. بەڵام مامۆستا ئەمیر باسی ریسێرچ گەیتی کرد دەڵێن دکتۆر ئەمیر بانۆک و دکتۆر دڵی لێم بشتێ دکتۆر ئەمیر کە باسی ریسێرچ گەیتی کرد. ریسێرچ گەیت بەڕاستی زۆردا پشت بەوە دەبەستی کە زانایەکان توێژەرەکان ئەپلۆدی توێژینەوەکانی خۆیان بکەن. لەبەرەوە ریسێرچ گەیت داتابیسێکی ناقسە و تێدەکۆشی لە بۆ ئەوەی کە ئەکسێسی هەبی تەنها هەندێک داتابیس هەیە کە ریسێرچ گەیت ئەکسێسی لە بۆ هەیە دەنا زیاتر پشت بەو توێژەرانە دەبەستی کە ئەپلۆدی توێژینەوەکانی خۆیان دەکەن و ئەو هەڵدەستی ئیمپاکت فاکتەر و شتیوا لە ناو داتابیسەکەی خۆی
وابزانم لەوانەیە بشزانن ریسەرچگەی چەندین کەیسی دادگا و محکەمە و ئۆشتانەی لەسەر کە پێیان دابخەن لەسەر مەسلەی ئەوەی کە مافی چاپ و ئەوە ڕایت و ئۆشتانە بکەن لەسەرەوە من ئەوەمە ینی بڵین پشت نابی پشت بە ئەو بەستین بە ریسەرچگەیت ینی ئازیزان ئێستا بچی ئێستا زانکۆ هەیە لە ئەوروپا بەشی زۆریان سکۆپەسیش لە سکۆپەسیش ڕازی نین دەڵێن ئەگە بتوێ پاداش وەرگری ئەگە بتوێ وا بکەی ینی ئێستا توام ناوی سێ4 زانکۆ بدەمێ دەڵێن وێب ئۆف ساینس کلاریڤیت باشە چونکە داتابەیسەکان لەلایەنە وە یەکەم پەبلیشەر بووە کە دەستی بەوە خۆیان داهێنا ئیمپاکت فاکتۆرشتانە بوویتە شتێک لەلایەن باشە کاکبزان مامۆستا دلێر بوو مامۆستا دلێرجان هیوادارم شاد بی مامۆستا دلێر باسی چۆن فێر بووین بەڕاستی ئەوەش گرینگە ئەمن کاکتۆر زۆر جار پێشنیارم کردیە و پێشنیاریش دەکەمەوە کە مەسلەی توێژین نووسینی توێژنەوەی ئەکادمی هەر لە بەکالۆریۆس ببتە منهەجەکی مادەچی سەرەکی ئەتوو لە قوتابی لە پۆلی سێ داوای ئەندەرگراجوێت تێسیسی لە دەکەی ڕاست بەداخەوە ئەندەرگراجوێت تێسیس ئەو بەحسی تەخەڕوجی کە پێدەڵێن توێژینەوەی دەرچوون بەحسی تەخەڕوج ئەوەی کە ئێمە هەمانە بڕوان پێ بکە ئەگەر بێت و بچین لێ بکۆڵینەوە خەڵک هەیە لە وەرزشە باسی تیجارەتی کردیە خەنی هیچ گرنگی پێ نەدرایەوە قوتابیەکە فێریش نەکرایە کە ئەوە زۆر گرنگە باوەڕتان هەبی ئازیزان باوەڕتان هەبی لە زانکۆی فلۆریدا بووم دوو برادری کوردستانیشم لەگەڵا شایەدن چوینە زانکۆیەکان لیستێک دانرا بوو هەمووی کتێبی ئەستور کە دەمان کردەوە پڕ بوو لە داتا لە پلۆت لە تحیوتم ئەوانە ئەتروحی دکتۆران چنەوتێ ئەوانە ئەندەرگراجوێت تێسیسن ئەوەی کە ئێمە پێی دەڵێن بەحسی تەخەڕوج باشە ئەمە لەوێەوە کۆڵەواری دەست پێ دەکا کە هەر وەکو شتێکی ڕۆتینی لێ هاتیە دەبی گرنگی پێ بدەین دەبی پێویستە قوتابیان فێر بکرێن کە چ بنووسن و لەوێش مامۆستا کۆرسی بداتێ لەسەر شێوازی ئەکادمیگراتی بەڵام ڕاستێکەشی ئەو قسەیەش بکەم ئازیزان بەڕاستی دەبی خەڵکی خۆی تەخەسوسی بێ ئەو دەرسە بڵێتەوە ئەوە شتێک نییە مجامەلەی پێ بکەین باشە و خەڵکێ پرۆفیسۆریشە زۆر بتوانایە ناتوانێت و دەرسە بڵێتەوە ئەوە شتێکی زۆر تایبەتە هونەرەکی زۆر تایبەتە نووسینی ئەکادمی و زۆر بێزارکەرە ئەگەر ئەتو نەزانی بیڵێەوە لەبەر ئەوە دەبی هەندێک مامۆستایی تەخەسوسی زۆر باش دەستنیشان بکرێن لەوانەیە مەشقوڕاهێنانیان پێکرابی لە جێگایەک دەستنیشان بکرێن نەک بڵێن ینی بەڕاستەکەی ئەتو ناتوانی بێی باسی ئیمپاکت فاکتۆر و هیچ ئیندێکس و سکۆپەس بدێ پرۆفیسۆرێک کە بەخۆی باوەڕی پێنیە وەکە بەخۆشی بەسەن ئەوە بەخۆشی لەوانەیە زۆر شارەزای نەبی لەسەرەوە دەبی گرنگی پێ بدرێن و لایەندی پەیوەندیدار دەزانی یا نازان وەڵی من نازانم ناتوانم کاک دلێرجان لە زیاتی لایەنی پەیوەندیدار بەڵام ئەوەی دەزانم بجواب دەمەوە هەتا ئێستا جێبەجێ نەکرایە ئایا دەزانن و جێبەجێ ناکەن یانیش نازانن لەبەرەوەی جێبەجێ ناکەین هیوادارم جێبەجێ بکەن هیوادارم هیچی دیکە زمان ناس و مێژوو ناس و جوگرافی ناس و زەوی ناس و لەگەڵ کیمیا و فیزیا و ماتماتیک بەراورد نەکەن لەبەرەوەی جێگای قبول نییە مامۆستا شکۆفە وە بزانم باسی عەرەبی کرد بوو نازانم کو جواب دەمەوە لە ڕاستیەکەی دکتۆرە تو کردەوە هەولێری میش کردەوە هەولێری دەزانیت بە دوو کاژوەڵ قسەی دەکەینەوە ڕاست دەکەی بەڕاستیەکەی ینی ئەوە حەزم یەک شت پێ بڵێم حەزم لە یەک شت پێ بڵێم ماوەک پێش ئێستا توێژینەوەک بڵاو بۆ لەبەرچی زمانی ئەڵمانی هەرس هینا بەرامبەر بە زمانی ئینگلیزی ینی ئەگەر بڕۆی لە سەدەی هەژدا لە سوید و لە دانمارک و لە نەرویج و لە هۆڵندا ئەگەر ئەڵمانی نەزانی باە نەدەتوانی دیکتۆرا بخوێ هەموو ڕفرەنس و لیترچەر بە ئەڵمانی بوو ئەڵمانیا ئەمریکای ئەوروپا بوو ئەڵمانیا سەرچاوی زانست بوو بەڵام ئەڵمانیا ینی وردە لەبەرەوەی دوو زانایەکی فەڕەنسی لە تاقیگا ئۆکسجین دەبینتەوە ئۆکسجین باشە بڕۆن بخوێنەوە لە گوگل ناویانێ ئۆکێ ئۆکسجین بڕۆ بە فەڕەنسیش ئۆکسجین یەکسەر ئینگلیس قاموس ئۆکسفۆردن وەڵای خۆشەکی زۆر جوانە ئۆکسجین با بکەین ئینگلیزی یەکسەر بڕۆ ئێستا لە ئۆکسفۆرد ئۆکسجینیان دانایە وەکو بڵێ بابل باب ئەوە زمانێکی ئینگلیزیە باشە بەڵام لە ئەساسدا لە فەڕەنسا دیترایتەوە
ئەڵمانیا ئێستاش لە سوید پێ دەڵێن سووریا ینی ئێستاش وشەی ئۆکسزیین بەکار ناینن ینی لەو توێژینەوە باسیەوە کرابوو مردنی زمانی ئەڵمانیانی زمانێکی زۆر زیندیۆشتە بەس مەقسەدی وەکو منافەسە لەگەڵ ئینگلیز لەسەر ئەوە زمانی ئەڵمانیا پاشەخشەی کرد لەبەرەوەی ئینگلیزی خۆی ئەداب دەکات خۆی دەگونجێنی باشە بڕۆ وشەی ئینگلیزی ینی حتا ساوار بورگل دەیبا بڕغلی عەربی تەواوە یعنی چەندین وشەی جیۆلۆجی هەیە سەبخا عەربیە لە سەحرای عەربی سەر بڕۆ لە قاموسی ئینگلیزیە لەبەر ئەوە ئێستا زانا فەڕەنسیەکان و زانا ئەڵمانیەکان هەمویان وردە وازیان لە فکرەی شۆڤێنی و فکرەی با بڵێین ئەوەی کە دەبی ئەڵمانی مسەیتەر بێ دەبی فەڕەنسی زمانی یەکەمی دنیا بێشتانە بڕوان پێ بکە هەمویان ئێستا وازیان لەو بیرۆکانی هینایە هەمویان هاتینەوە سەر مەسەلەی زمانی ئینگلیزی لەبەر ئەوەی بوویتە زمانێکی عملی و زۆربەی زۆری خەڵک لەبەرەوەی ئەو خۆی گونجاندیە خۆی ئامادە کردیە ئینگلیزی خۆی گونجاند ینی تەواو لەبەرەوە ئەمنیش هەر داوا دەکەم ینی لەسەر ئەوەیە کە نابینەوە ڕسێرچ من طبعا ئەوە لێرە مەغدور دەبن ئەوانی لە بواری شەریعە لە بواری زمانی عەربی ئەوانە بەڵام دەبی بۆ خۆیان دەوڵەتە عەربیەکان ئەوەی یەکێتی زانکۆکانی عەربی شتێکی دروست کردیە کە ئیمپاکت فاکتەر دەداتە مەجەلەکانی خۆی بەڵام ئەوە هێشتان وەکو نێودەوڵەتی باوەڕ ناکەم زۆر دانی پێدانرابی ئاطراف پێکراوی بەڵام هەلە بۆ ئیزافە لە بۆ قسەکانت بۆ وەکو وەڵامێک بۆ مامۆستا شکۆفە ئێستا هەندێک مجەلەی عەربی هەن کە ئیمپاکت فاکتەریان هەیە وەکو دەڵێ معامل تەئثیری خۆیان هەیە کە یەکێتی زانکۆکانی عەربی پێیان دەداتن بەس بۆ زانیاری بەڵام ئەو قوربەسەریەکە زیاتر بۆ ئەوانەشە کە بە کوردی دەنووسن لە کوردی هەر نییە ئەگەر عەربیەکەش ئەو محاولە هەبووبی ئەوانەی کە بە کوردی دەنووسن دەرفەتیان زۆر کەمترە لە چاو زانستەکانی تر دەست خۆش کاک دکتۆر سپاس بۆ وەڵامەکان با مامۆستا خاڵسیش وەرگرین بزانین خاڵس بەس خاڵس نووسرایە ئەگەر پرسیارەکەت بکەی فەرموو لەبەر کاتەکە لای من بەس نووسرایە خاڵس کاک خاڵس سڵاو کاکتۆر باشم سڵاو بەڕێز فەرموو بەڕێز سپاس دەستان خۆش بۆ ئەو وێبینارە وەڵامی پرسیارێکمە بە سەبارەت بە و مامۆستا بەڕێزانی زۆر جار هەیە لە اختصاسێکی تەواو جیاوازە ئێستا بۆ نمونە کەسێک لە اختصاسی قانون بێجار و هەدەبینی لەگەڵ گروپێکە یەک گرتووە کە لە بەحس بڵاوە کات و بۆ نمونە لە مەجای بۆ نمونە جیۆلۆجی ینی زۆر جیاوازە لەوانەیە ئەو مامۆستا بەڕێزە ئەگەر کەسێکی مەوسوعینە بێخۆی ڕەنگە نەزاری تەبەقەکانی جیۆلۆجی چی و چین ئایا ئەمانی بۆ من دەبینیم زۆر جار لە ئەو زانکۆکانی خۆمان وەکو چالاکی زۆر بڵاوێکەکەنەوە کە دەبینیم اختصاسی مامۆستاکە بۆ شوەیە دەبینی لە گۆڤارێک ئیمپاکت فاکتەری بەرزی زانستی بۆ نە جیۆلۆجی بڵاوی کردێتەوە کە دەبینی لە ڕیزبەندی نووسینەکە لەوانەیە ئەگەر سێمیش بێ ئەگە چوارم یا هەر بەچوو بە ئیتفاقێکدا بندێ ئایا ئەمە تا چەندە بێ ئەعتیباری هەیە ئەوە یەک ئەوە کە تەواو جیاوازن لەلایەکی تر جۆرێکی ترمان هەیە بۆ منە لە سوشال ساینسە تۆ ئەگەر یەکێک بۆ منە بابەتی لیتریچە بێ ڕەنگە بەحسێ بکات لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی بۆ نەگە زمان و ئەدەب بێ بەحسێ بکات لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی ئایا ئەمە تا چەندە ئەتیباریە چکە تۆ زێ نزیکە لە بوارەکەی خۆی بێ ئەتیبارەوەی کە سوشال ساینس کەلتورە گرێتەوە وە زمان و ئەدەب بەشێکە لە ناو کەلتورەکە ئەو دوو پرسیارەمە بوو یەکیان تەواو جیاوازە یەکێکی تریشان تۆ زێ نزیکە لەوەی تر گەیشت مامۆستا خاڵس دەست خۆش بێ زۆر سپاس کاک دکتۆر هاوڕێ ئەگەر پرسیارە بزانم پرسیاری تر جارێ نییە بەڵێ مامۆستا خازجان زۆر سپاس بۆ پرسیارەکەت کاکە وەڵا قانون لەسەر جیۆلۆجی بنووسێ نەخێر ئەگەر قانون باسی جیۆلۆجیە باسی مەسەلەی عقودی کۆنتراکتی کە لە بواری نەوت و ئەو شتانە دەیەوێت یارمەتی بدا مەسەلەی مەعادن و کانزاکان چۆن ڕێی بخرێ باشە دەنا بێ باسی طبقات بکە ئەوە فێڵە باشە ئەگەر لە هەر وڵاتێکی دیکەش مەسەلەکە هەر وڵاتیش نییە مەسەلەکە قەناعەتی شخصی خۆشمانە ئەمن باوەڕم بۆیە کە توێژەر دەبی ئایدنتیتیکی خۆی هەبی ناسنامەکی خۆی هەبی ینی لەبەرەوە سندێمە سەر پرسیارێکی دوم ئەگەر بێت و سوشیال ساینس بی لە بوارەی دیکە بکە قەی ناکە ئەگەر
زانستەکان هەندێک جەن هاوبنچینەن باشە ئەتوو لە بواری کریستالۆگرافی کانزاکان بێ لەگەڵ کەسێکی کیمیا دەستێکەڵکەی یان لە بواری نەوت بێ لەگەڵ کەسێکی کیمیای عزووی کیمیای ئەندامی دەستێکەکەن ئەوە زۆر گرنگە زۆر باشە ئەو دروستکردنی پردی پەیوەندی چونکە تێکەڵکردنی زانستەکان گرنگە بەڵام تێکەڵکردنی ترش و بڕوش و ئانە هەمووی ناوەڵا پێم باش نییە و باوەڕژ ناکەم لە هیچ زانکۆیەکیانی ئەوە هەبی من بخۆم توێژینەوەکم هەیە لە باڵین دەتوانرێت بە بواری مرۆڤ دۆستی لەوانێ حساب بکرێت باسی پەیوەندی ئاڵۆزی تورکیا و هەرێمی کوردستان لە بواری نەوت بەڵام هەتا پێم کرای باسی چێلگەنەوتەکانە باسی یەدەگا ئەوشتانەیە هەندێک لەگەڵ کەسێک کە لە بواری جیۆپۆلیتیک ئیش دەکا ئیش منەسەری کردیا ئەوە وەکو شتێکی هیوایەتی خۆمە باشە ئەتوو دەتوانی بکەی بەڵام بێ ئەوەی هاوبنچینە بن لەگەڵ کەسێک لەگەڵ لەسەر توێژینەوە لە بواری فیزیایە ئەویش بێ لە بواری با بڵین مێژووە کەس باسی مێژووی زانستی فیزیانە نا ئەو من بە بڕای من باش نییە هەندێک دەبینم ڕاستەکەی لەبەرەوەی ئێستا ئەو ئیچ ئیندێکسە چی کردیە ئەو قسە خاڵکی گرنگە بڵین ئەو ئیچ ئیندێکسە لەبەرەوەی ئێستا هەمومان ئاشکرا بووینە ئیچ ئیندێکسە و سایتیشن کەمە و گوگل سکالەر سەبر با بڵین کوالیفاید نییە زیاتر سمعین کەم دەبتەوە دەڕوشێ بەرەو سکۆپەس و وێب ئۆف ساینس دەڕۆین و زیاتر خەڵک توێژەران زیاتر هانا بۆ شێوازی نائاسایی دەبن دەستێکەڵکردن لەگەڵ وڵاتان و بە شێوازی ئەو کە لەگەڵ اختصاصی خۆت نەبی دەستێکەڵکردن لەگەڵ گروپی توێژەران کە هیچ توێژینەوەکرد نەکردیە و داوا دەکەی ناوت دابنێن و گۆڕین تەماشا دەکەی ئەمن خەڵک دەناسم لە بواری جوگرافیا لە بواری ئەوەی ریمۆت سنسینگ و قەمەرسناعیە لە بواری بانی باوەڕ بکە توێژەر هەیە زەوی ناسە بۆ ئاخیرەی دیتم لە بوار لەسەر کۆڤیدیش نووسی بوویان چونکە گۆڤاری توێژینەکانی کۆڤید و ئەوانی مدیکەڵە دیتر لەبەرەوە توێژەر دەبی ڕێگای لێ بگیرێ بە قانون دەست بۆ ئەو شتانە نەباوە لێژنەی زانستی ڕێگری لەو شتانە بکە نەک بێ ڕێگری لە ئیشی باش بکە ئەنی ئێستاوای لێ هاتیە کە هەندێک لێژنە زانستیەکان بە ئیشی خۆیان هەڵناستن بێن ئەو ئیشانە بکەن و ئەوەش پێویستی بە پەروەردەکردنیش هەیە بە پەروەردەکردن ینی ئەمن 100 توێژینەوەم بدەیە ناوبانجی ئەکادمی خۆم لە کەدار ناکەم هەموو دنیام بدەیە ناچمە ناو تەحالفاتی زانستی وشتانە دەبی ئەوانیش با بڵین هەموو پێویستی بە پەروەردەکردن و بە ژینگەی تەندروست هەیە کە ئەو مامۆستا و توێژەر بەڕێزانە دەست لە بۆ نەبن چونکە بەس لە کوردستانیش نییە مەسلەی ئەوەی کە لەبەر تەحالفات ئێستا هەموو دنیا ئەو پرزنتیشتەوەکو دکتۆر هیمداد باسی کرد زۆر فراوانە هەموو دنیا بە ئەمریکا و بە دار و دنیا هاتوینە سەر مەسلەی ڕیزبەندی زانکۆکان بوو تەشتێکی سیاسی کام زانکۆ باشترە و گرنگترین شتیش لەسەرەوەی ڕانکینگ دەباتە سەر توێژینەوەی زانستیە لەبەرەوە حکوومەتەکان یان حکوومەتی فەقیرە باوەڕ پێ بکە فەقیرە $5,000 دەداتە کەسێک لە کیوەن دەتوانێت ناوی وڵاتەکەشت پێ بڵێن بەس لەبەر ئەوە کە $5,000 دەخل کەمە توێژەرەکان دەست پێ دەکەن بەشتی ناڕەوا لەوەی توێژینەوە بگەن لەوەی لەو 5,000 بەکابرای دەڵێکا کە ئەگەر قبول بوو ئەمن 4,000 تا دەبێ 1,000 بالۆ من بی ئەو شتانە زۆرە بەڵام دەستت خۆشبی زۆر سپاس بەس وەکو ئیزافەت بەڕای من ئەنجامدانی توێژینەوە ئاساییە بەڵام سوود لێوەرگرتنی بۆ مەبەستێکی زانستی ئاسایی نییە مەسەرەن ئەگەر کەسێک حەزی لە توێژینەوە لە بوارێک بەڵام توێژینەوەکەی کردبێ نەک بەس ناوەکەی لەگەڵ بێ بەڕای من ئاسایی بەس نەک بچێ بۆ بەرزکردنەوەی سایتیشنی خۆی بۆ بەرزکردنەوەی ینی بۆ فرۆشتنەوەی ئەو دەستکەوتە لابەلایە بە کەسانی تر بەڕای من چارەسەرکردنی ئەو کێشەیە لە بنەڕەتەوە ئەوەیە کە زانکۆ وەزارەت و زانکۆکان بە پێوەری زانستی پێوەری دادپەروەرانە مامۆستاکانیان هەڵبسەنجێنن نەک بەوەی بە شێوەی کەلیمەکە لە ناو دوو قەوس کوێرانە بڵێ فلانە کەس ئەوەندە سایتیشنە هەیە بۆیە من دەهێنمە لای خۆم زۆر جار من دەزانم لە زانکۆکان لە زانکۆ حکومی و لە زانکۆ تایبەتەکانیش هەردووچی زۆر باوە شەڕە لەسەر مامۆستایەک کە سایتیشنی بەرزە نەک لە بەرەوەی زیرەکە نەک لە بەرەوەی توێژێرێکی باشە تەنها لە بەر ئەوەی سایتیشنەکانی وەربگرێ پارەیەکی زۆری دەداتی عقدێکی زۆری بۆ ساڵێک بۆ دەکات ڕانکەکەی بەرز دەکاتەوە بەپێی ئەو پێوەرانەی وەزارەت دایناوە کە چونکە بەڕاستی
پێوەرەکان گشتین زۆر ورد و دقیق نین بۆ ئەوشتە. خاڵێکی تر ئەوەی کە ئەگەر لە پسپۆرەکە نزیک بێ من پێم وایە زۆر باشە ئەگەر هاتوو تیمەکانی پسپۆری زیادیا یان توێژەرانی پسپۆری زیادیا هەماهەنگی لەگەڵ یەکتر بکەن. کاکتۆر جەنابەت دەزانی ئێستا لە عالەم بابەتی ئینتەردیسپلینەری واتە زیاتر لە بوارێک توێژینەوە بێکەوە بکەن زۆر باوە، زۆرش بابەتی بڵاوکردنەوە، بەڵام بابەتەکان وەکو گوتت دەبێ بناغەیەک هەبێت تێیدا لەسەر یەک بگرنەوە، نەک زۆر وەکو بە کوردەوارێکی دەڵێت شفتی و پلایز بێیانی شفتی پلایز یەک ناگرنەوە، بەڵام دەبێت شتێک بێ تۆزێک لێک نزیک بێت. ئەو خاڵی مامۆستا دلێر باسی کرد زۆر گرنگە کە ئێمە بەڕاستی لە سیستەمی پەروەردە و سیستەمی خوێندنی باڵا گرنگی بە نووسین نەدراوە، چ جای نووسینی ئەکادیمی. ئەمە داوا لە تەڵەبەی قوربەسەری بەکەلۆرز دەکەن توێژینەوەیەک بنووسێ لە توێژینەوەی دەرچوون بنووسێ، بەڵام هیچ بنەمایەکی نووسینی ئەکادمی فێر نەکراوە. ڕەنگە لە هەندێک لە بەشەکانی زمان هەبێ نووسینی ئەکادمی، بەڵام خۆ لە بەشەکانی تر نییە ئەو بابەتە، ئەو ئەگەر هەش بێ وەکو پێویست نییە یان کۆرسبووکەکەی باش نییە یان ئەو مامۆستایی دەیڵێتەوە خۆی نووسەرێکی باش نییە، خۆی دەستی نووسینی نییە و ناکرێت کەسێک بە تیۆری بەس بێ نووسین بڵێتەوە، دەبێت بە عەمەلی نووسین هەبێ، ئەوەش بە ممارەسە و بە پێداچوونەوە دەبێ. من پێم باشە سەرتەری توێژنەوەی زانکۆی سەلاحەدین ئەو کارە بکە، خولێک بکاتەوە بۆ نووسینی توێژینەوە نووسینی ئەکادمی. دەکرێت سوود لە مامۆستایانی بەشەکانی زمان وەربگرێت، دەکرێت سوود لەو نووسەرانە وەربگرێت، لەو توێژەرانەوە بگرێت کە ئەزمونیان هەیە لە نووسین. چونکە وەکو مامۆستا لێر گوتی بەڕاستی ئەمە لە داڕشتن کە شتێکی زۆر ئاساییە، هەر پێیان گوتین بنووسە، نایان گوتی چۆن بنووسین چی بنووسین، کە ئەوە دەبێت لەوێەوە دەست پێ بکە. من دووبارە لەبەر تەوابوونی کاتەکە دەمەوێت بە ناوی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بە ناوی هاوکارانمان مامۆستا شەماڵ فرمێسخان، کاک پشتیوان، ئەوانەی کە ماندوو بوون لەگەڵ ئامادەکاریەکان، زۆر سپاسی کاک دکتۆر هاوڕێ بکەم لەگەڵ کاکتۆر کارزان بۆ ئەم شەو کە بەڕاستی سودمەند و بارەمەند بووین لە شارەزایی و لە سلایدەکان لە پێشکەشکردنەکە. پرسیارێکی ئاخیرمان بۆ هاتەوە، پرسیارە وەردەگرین مامۆستا بێستنەوە بزانم لە سلێمانی ئەگە غەڵەت نەبم، دەڵێت توێژینەوەکان لەسەر زمان و ئەدەبی کوردی چۆن سوود لە سکۆپەس و ئەوانی تر وەربگیرێ، چۆنێتی دروستکردنی ئەکاونتی سکۆپەس بۆ زمانی ئەدەبی کوردی و توێژینەوە چ بکەین باشە و بۆ سایتیشن هەروەها زانکۆکانی کوردستانیش چ بکەن. بەزان هەندێکمان باس کرد مامۆستا بێستن، بەڵام ئەگەر فرسەت دەدەمە دەست کاک دکتۆر هاوڕێ ئەگەر ئەو پرسیارە وەڵام داتەوە کۆتا قسەی بکە بۆی کۆتایی پێبێن. وڵاهی ئەوەی ئەمە بەڕای من هیچ چارمان نییە، یان لەگەر هەتا زمانی کوردیش بێستە خەڵکمان زۆر ناردا لە توانە سازی چوونە بەریتانیا، زۆر کەس هەیە لە ئێگزیتر لە بریتانیا، دکتۆران هەیە لە زمانی کوردی، بەڵام یان کێشەی زمانی کوردیان باس کردی، بەڵام نووسینی تێزەکە بە ئینگلیزیە. بە بڕوای من جارێ ئەوەندەی ئەوەن بزانم جارێ چارمان نییە و ئەوەش زۆر گرینگە بە بڕوای من. خۆ ئەمەش پێمان خۆشە لە زانستی خۆمان بە زمانی کوردی، لەوانێ زۆر خەڵکی دیکە پێی خۆش بی کە لە شەشی ئامادەیی لە زیندەوەرزانی و کیمیا و فیزیا لە ئامادەی کوردستان لە هەولێرەوە کە چوینە زانکۆ شتەکان بۆ ئینگلیزی زۆر ناخۆش و ناڕەحەتیمان توش بوو، بەڵام دوای تۆماشامان کرد سوودی هەیە کە بە زمانی ئینگلیزی. بە بڕوای من زمانی ئینگلیزی ژانی بە ئەدەبی کوردیش بی باشە، بەڵام هەوڵ بدەیت بۆ نمونە ئەگەر زمانی ئینگلیزی بزانی لەسەر مەسەلەی ئەدەبی مقارن و مقارنەکردن لەگەڵ زمانەکانی دیکە کاکتۆر هیندا زۆر باشتر دەزانیت لە من جاداتەوە. بەڵام حەزم لێ یەک شت ئاماژە پێ بکەم ئازیزانەمە، لە کوردستان یەک گۆڤارمان هەیە لە وێب ئۆف ساینس وایە ئارۆ لە زانکۆی کۆیە، برای بەڕێز و خۆشەویستم کە بەڕاستی ئەو شۆ میوانیشمە لێرە، دکتۆر دیلان ڕۆشانی ڕۆڵی سەرەکی هەبوو لەگەڵ برادەر و هاوکارەکانی لە زانکۆی کۆیە. یعنی ئەو گۆڤارە لە وێب ئۆف ساینس ئەندامە ئیندێکس کرایە، بەڵام یەک لە کێشە هەرە گەورەکانی ئەوەیە لە بیرتانە باسی ئەو زانە بەریتانیم کرد لە ئەڵمانیا، ئەمە خەڵکی وامان دەوێت لەوێ بڵاو کاتەوە هەتا گۆڤارەکە سایتیشن وەربگری. یعنی ئەو گۆڤارەی کە ئەمە لە کوردستان دروستیان کردیە، من با بڵین ئاگادارم ئەو گۆڤارەش هەر بە زمانی ئینگلیزیە،
هیچ چارمان نییە و ئەوەی کە باسی زیاتر بۆ زانستەکانیشە هەمووی بۆ زانستەکانیشە تا ئەگەر ئەوەی بزانم هەتا لە ئەڵمانیا و لە فەرەنساش ئێستا زانستی مرۆڤ دۆستەکان هاتووە هەمووی بە زمانی ئینگلیزیە لەبەر ئەوەی دایانەوێ لە سەرتاسەری دنیا کۆنتریبیوشنیان هەبی و وردە تێگەیشتینە کە دەبی ینی کە ئەڵمانی و فەڕەنسی سازشیان کردیە و ئێستا بە زمانی دۆم بەڵام زۆری جاریش ئەنی ئەو کە توێژینەوەکت کرد بە زمانی ئینگلیزی زۆر گرنگە بیکەوە سەر کوردیش با بیلینگوەل بین وەنیە کاک دکتۆرجان لە بە مرۆڤ دۆستەکان با زمانی کوردی زمانی کوردی بە بڕای من گەورەترین و پیرۆستترین ناسنامەی ئەو میلەتەیە نابی بیشێوێنی نابی باخی پێنەدەین بەڵام گرنگیشە بە بڕای من دەوڵەمەند دەبی ئەگەر بێت و توێژینەوەکان بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی بڵاو بکەینەوە ینی لە دەروەوەی وڵات بە زمانی ئینگلیزی وە سەبر مامۆستایەکانی کە لە بووە زمانی کوردیش یان لە قانون لە هەر جێگایەکی دیکە سەبر ئەوانیش ئاراستەکەیان بۆ ئاراستەیە بی چونکە هیچ چارت نییە یعنی ئێستا وای لێدێ ئەگەر وەزارەتیش نەکا ئێستا سایتێک هەیە توام دوای لینکەکە بنێرم لە بۆ دکتۆر کاکتۆر هیمداد یعنی سایتێک هەیە ئەمن نەبویستیتم نەهیچ پێم دەڵێ ئەتوو لە عێراق مرتبەت لە بواری زەویناسی ڕقم ئەوەندەی ئەمن نامەوێ بەس ئەو دێ ئەو پیشان دەدا و لە سەلاحەددین توێژەری ڕقم ئەوەندەی باشە یعنی تازە بمانوێ نەمانوێ زانکۆ زۆرمان لێ دەکات کە پرۆفایل دروستکەین لە گوگل سکانەر پرۆفایل دروست دەکەین ئەو ئامێرە پێدەڵن کراولەرانە دێتە ناو سێرڤەرەکان تەرقیممان دەکات هیچ ڕەحمیش ناکەوە چێ و چێنی شتانە ڕیزبەندیمان دەکات لەبەر ئەوە دەبی هەوڵ بدەین بە توێژینەوەی زمانی ئینگلیزی ئەتوش بێ ناو مەدان و ئیمپاکتی خۆت و ئاوتپوتی خۆت زیادکەی دەست خۆش کاک دکتۆر مامۆستا بێستون زۆر سپاس بۆ پرسیارەکەت بنجاری تریش پێشنیاری ئەوم کردووە توێژەری ئەوەی کە لە پسپۆڕیە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان هیچیان لەدەست نایە جگەلەوەی توێژینەوەکانیان باش بکەن بەڵام زانکۆ و سنتەرەکانی توێژینەوە دەتوانن بە میکانیزمێکی دیاریکرا و ساڵانە چەند باشترین توێژینەوە لە زمانی کوردی زمان و ئەدەبە مێژووە مرۆڤایەتیەکانە هەڵبژێرن تەکلیفی کەسێک یان بودجەیەکی گشتی لۆ دابنێن بۆی تەرجەمە بکرێت بۆ سەر زمانی تر تاکو زانکۆ سوودیان لێ بگرێت چونکە ئەگەر وا بێ نەزانکۆ نەتوێژەرەکە سوودی نابێ ئەوەی کاکتۆر ئاوڕێ دەڵێ زۆر گرنگە بە هەردوو زمان بڵاو بکەینەوە نەک تەنها بەس بە کوردی نەک تەنها بەس بە ئینگلیزی منیش لەگەڵەوەم گرنگی زۆر بە زمانی کوردی بدرێ بەڵام بۆ ئەوەی سوود لە توانە توێژەرانی کورد وەربگیرێ پێویستە ئەو بەرهەمە زانستیش بە زمانەکانی تر بەردەستن چونکە ئەگەر کەسێکی ئینگلیز کەسێکی زمانی تر بیاوێ سوود لەوە وەرگری نازانی چی کراوە بە زمانی کوردی بۆیە من پێشنیاریەوە دەکەم سەنتەری توێژینەوە وەکو پرۆژەیەک بداتە زانکۆی سەلاحەدین کە ساڵانە لە هەر دیسپلینێکی زانستی مرۆڤایەتی یان زانستی کۆمەڵایەتی چەند توێژینەوەیکی باش هەڵبژێردرێ بۆی وەربژێردرێن بۆ زمانی ئینگلیزی و لە شوێنە نێودەوڵەتیەکان بە پاداشتی باشیش بڵاو بکرێنەوە چونکە ئەوە دەبێتە هۆی بەرزکردنەوەی هەم با بڵێن بەرهەمی توێژەرە کوردەکان کورد زمانەکان هەمیش ڕانکی زانکۆکەش بەرز دەکاتەوە دووبارە زۆر سپاس کاک دکتۆر هاوڕێ کاتەکەمان تەواو بووە دەست خۆش دووبارە من زۆر سوودم وەرگرت زیاتریش سوود لەو گفتوگۆ و ئاڵوگۆڕی بیرڕایانە وەردەگرین دڵنیابین ئەمە بەردەوام دەبین لەگەڵتان انشاءالله پرۆژەی داهاتووشمان نزیکە و لە زووترین کات هەوڵ دەدەین جێبەجێ بکەن ئێمە وەکو پێشنیار مەجموعەیەک پێشنیارمان ئامادە کردووە بۆ سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدینمان ناردووە و هەندێکی تریژ ئامادەیە دەینێرین بۆ ئەوەی سوودیان لێوەربگرن زۆر سپاس بۆ ئامادەبوانی بەڕێز کە ئەوە ماوەی ساعتێک و نزیکەی 45 خولەکە لەگەڵمانن لینکی تۆمارەکە دوایی لە گروپەکان بڵاو دەکەینەوە کاک دکتۆر هاوڕێ هەندێک برادر داوای سلایدەکانیان کردی ئەگەر ڕوخسەت هەبی سلایدەکانیشیان دوایی لە بۆ دەنێرین چ کێشەمان دەبی یەک سلایدی دانانین ئەو سلایدی کە باسی ئەو برادرەمان باسی کەسێک مامۆستا ئەگەر بۆ خۆت دوای ئەپدەیتی بکە و دووبارە لە بۆ مان بنێریەوە وەکو ڕێزێک پیشاندان بەرامبەر بۆ خۆت دووبارە کاکتۆر سلایدەکان پێداچنەوە چ بکە لە بۆ مان بنێرەوە ئەو سلایدە دەبین ئەوکە دیکە هەمووی لە خزمەتیانە بەڵام
یەک داواکاریم هەیە لەبەرەوەی لەوانەیە لە هەندێک جار و هەندێک وێنە هات بێ مافی کۆپیرایتوانەوە کۆپیرایتمان ڕێز نەکرد لەبەرەوە داوا لەو بەڕێز و خۆشەویستان دەکەم کە هەر ئەو کۆپی بۆ خۆیان دابنێن ئۆنلاین بڵاوی نەکەنەوە با تووشی گلەی نەبین لە هەر کەسێک کە سلایدێکمان بەکارێنا و ڕفرەنسمان بۆی زۆر سپاسان دەست و چاوت خۆش بێ زۆر زۆر سپاس دووبارە زۆر سپاس بۆەوەی بەڕێزیش شەوێکی شاد و ئاگداری خۆتان بن شەوتان شاد زۆر زۆر سپاس